وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێیان ساق و سەلامەت بن. بەردەوامین لە بەرپاکردنە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە دادگای 31 بە بەشداربوونە کاک محەممەد کە پێشووتر دەنگەکەمان خراپ بوو و ئێمە مەجبور بووین کە دیبەیتەکە قەت بکەین. میدوارم کە ئەم دەفعە ئەم مشکلە نەوێت و ئێمە بتوانین لە حوزورەیشان لەم دادگا استفادە بکەین و بتوانین دادگایەکی سەرکەوتوو بەڕێوەبەرین. چاوەڕوانی این کاک محەممەد تەشریف بێرێت. کاک محەممەد من ئەکسەپتم کردووە، میدوارم کە ئەم دەفعە خەلەل نەبێت. کاک محەممەد وەختان بەخێر دووبارە. وەختت بەخێر کاک پێمان سپاس. کاک محەممەد هەر بووە هەندەکەی کوردی ێژێ هەنگێکمان بوو وە زەردەواڵە دەرچوو وەکو شتێگەرە کەسی بەرنامەکەمان لێ پشێوێنێ هەر دەنگەکە خراوە وەلێ من هەر بەرقەرار یەکەم بە هەر خراپ بێ دەست خۆش ناوی ئینشەڵا باشە بێ. ئێوە زەحمەتە بکێشن سەر لە نوێ خۆتان معرفیکەن. بەڵێ من ناو محەممەد حەمەڕەزایە، ناسراوم بە مامۆستا محەممەد، خەڵکی گوندی خەرپانی ناوچە هەورامان. ئەم ساڵی 1962 لەدایک بووم. خوێندی سەرەتاییم هەر لەو گوندە خوێندووە، پاشان ناوەندی و ئامادەیم لە هەڵەبجە تەواو کردو و لە زانست بڵێن ڕشتەی یا بەشی بیرکاریم تەواو کردووە لە ساڵی 1986. بەڵێ مەمنون. کاکە من ئەم دەفعە گەرەکمە ئێوە خۆتان دەست پێ بکەن. کاک محەممەد من نکتەیەک هەست ئەگەر بۆتان مەغدور بێ، ئەگەر بتوانن هەنسفریەکتان بوێت لە گوێیکەن شاید دەنگەکە خاست بێت، چون من ئیسە دەنگەکەڕێتەوە. کاکە ئێوە بە من بێژن ئێوە چۆن چوونە ناوە فاجعەی هەڵەبجە دەوێەوە دەست پێ بکەن، چون من ئەفسایەکەم بە سوالات باشتر بێت. بەڵێ طبعاً فاجعەی هەڵەبجە وەک هەموو لایەک ئاگادارن لە 16 ئازاری ساڵی 1988 ڕوویدا، بەڵام لە ڕاستیە ئەو ڕۆژە بەرواری کارەساتە گەورەکە بوو. دەنا فاجعەکە بە درێژایی چەند مانگێک بەرنامەڕێژی بۆ کرا، تەرتیباتی بۆ کرا، نیروی بۆ هێنرا. ئەنجا جمهوری ئیسلامی لەگەڵ حیزب و لایەنە کوردیەکانی باشووری کوردستانە تەنسیق و هەماهەنگیان کرد و من خۆم وەکو پێشمەرگەیە کە لە سنووری بڵێن ئەحمەداوا و زەڵم و ئەو ناوم بەردەوام ئاگادارم و بەردەوام تەنسیقمانە بوو لەگەڵ سوپای پاسدارانە. شەوانە مەفارزی بڵێن ئەوەی ئێمە پێیان ئەڵێن مەفرەزی مین و ئەلغام هەڵگرتنەوە و ئەوانە شەوانە دەهاتنە خوارەوە لەگەڵ پێشمەرگەکانی ئێمە بۆ ناوچەی بۆ ناو ئەحمەداوا و بناری هەورامان و ینی چ بۆ هەڵگرتنەوەی مینی چ بۆ ئیستیطلاع و بڵێن چاوساغی. ئەتوانم بڵێم 2-3 مانگ پێش 16 جمهوری ئیسلامی ئێران خەریکی تەرتیبات و خەریکی ئامادەسازی بوو بۆ ئەو هێرشە بۆ هەڵەبجە. بعد بۆ ئێوە نەبووە سوال استخباراتە دەوڵەتە عێراق چۆن خەبەردار ناوێت لەم تەحەڕوکاتەی دەوڵەتە ئێران؟ وەڵاهی خۆی لە ڕاستیە سوال بوو، بەڵام وەکو چۆن ئەڵێ ئێمە کەوتبووینە بینی ئەوەی کە لە عەرەبیا پێوترێ مترەقە و سندان، یعنی لە بینی دوو بەرداشا بووین ئێمە. لێرەوە بڵێن حکوومەتی بەعز بربەستێکی گەورە بوو لە بەردەممانە، ئێمە لەو چایە بڵێن عاسی بووین یا کەپس کرابووین. لە پشتیشمانەوە جمهوری ئیسلامی ئێران بوو، ینی لە ڕاستیە زۆر وازح بوو. مەسەڵەن ئێران ئەو هەموو تەدارکات و ئەو هەموو ئاوەندسازیە کرد لە شاخی مەڵەخورد و لە شوێنەکانی ترەوە هاتن ئەڕۆشتن. عێراق هیچ پەرچەکردارێکی نەبوو، هەتاکو ڕۆژی هێرشەکە دەستی پەرچەکردارێکی ئەوتۆ نەبووە، هیچ جموزوڵێک وایکشان نەدا. ینی وەکو بڵێ دیار بوو کە جۆرێک لە اتفاقەیە
بۆ ئەوەی هەڵەبجە ببێتە قوربانیەکی زۆر هەرزان لە کۆتایی ئەو شەڕەدا، چکە هەرخۆی حکوومەتی بەعس لە بە درێژایی 35 ساڵی تەمەنی خۆی، یعنی یەکێک لەو شوێنانە بڵێ بە ئەمڕقی لە کورد بوو لە کوردستان لە ناوی کورس، بەڵام یەکێک لەو شوێنانی کە ڕژێمی بەعس زۆر ڕقی لێ بوو، زۆر پڕ بوو لێی هەڵەبجە بوو، ئەنی هەمیشە بە دوای دەرفەتێکە ئەگەڕاکە بڵین تۆڵەی خۆی لە خەڵکی هەڵەبجە بکاتەوە، چکە خەڵکی هەڵەبجە بە درێژایی ساڵانی 60ەکان 70ەکان 80ەکان بەردەوام دژی ئەو دەسەڵاتە بوون، چه تەظاهرات و چه شەڕ و چه پێشمەرگایەتی و چه ینی هەموو شێوازێک دژی بەعزەوەستانەوە، ئەوانیش لەخوایان دەویست کە هەلێکیان بۆ هەڵکەوێ و فعلەن ئەو هەلیان بۆ هەڵکەوت. کاک محەممەد جنابەت قبول ئەەکەی کە ئێمەمانان بەهۆی ئەوەی کە لە ناوە مردما زندگیەکەین تەئسیراتە قسەیەک بیستکتانە لە بەحسە تاریخە ئێژین ئەگەر مەسئلەیەک متواتر بێت بعنوانە سەنەدە تاریخی قبوڵیەکە متواتر، یعنی مەسئلەیەک کە فرە کەسێک بەحسی کردوێت. تەواتر کە ئەکەوێتە ناو کەلام ئەبێت بە مەلەکەی زەهن ئێمەمانان. من محاولەکەم یێواش قسەم کە دەنگەکە گەر ئیرادیشی هەست بە وازەحی بگا بە خەڵک. بزانم فەرمایشتان کرد وتان حکوومەتە عێراق بەعس ڕقی بوو لە کورد. ئەم ڕقبوونە طبیعەتەن حکوومەتێ بێ هیچ مردمێک معنای نییە. ئەشە مردمێ بێتەوە بەسەری حکوومەت بکەین، ئەشە وا تعریفکەینەوە حکوومەتە بەعس لە مردمێک کە فەرمانی لێ ناوات گەرە کەسی مردمە فەرمان دروستکە. دروستە؟ ئەمە دروستتر نییە بە نەزەرێوە. دروستە بڵێ. من پێم وانییە هیچ حکوومەتێک ڕەشە کوژی بکات لە مردمێک وەگەرەکی بێت ئەم مردمە لە بین بووە فیزیکیەن. من کارم بەوە نییە کە کولتوریەن، فەرهەنگیەن، تاریخیەن، بەڵام فیزیکیان تۆ بە عنوانە حکوومەت احتیاجە بە ئەدێ لەش هەست کە فەرمانە لێ بوون و شارۆمەند دەتۆوێت. بزانە من بۆ ئەمە ئێژم من گەرەکمە کارەکە ئاسان کەمەوە لە خوێندنەوەی مەسئلەکە کە لە دادگا دەسی بۆ. کاک محەممەد با مثالێکم بێرمەوە. لە سەردەمی شەڕی جیهانی دووەمە نێوانە ئاڵمان و ڕووسیە یەکەم جار ئاڵمان کە پەلاماری ڕووسیەیدا پەلامارە خاکە ڕووسیەی نەدا، پەلامارە ئەو وڵاتانەیدا کە پێشووتر بە ماوەی چەند هەفتە ڕووسیە ئەو وڵاتانەی گرت بوو، وەکو لیتوانی، وەکو یوگۆسلاڤی. جا لەگرا اتفاقێکەوت دەوڵەت لە ئاڵمانە نازی ئەیوت جوو کۆمۆنیستە کۆمۆنیست جووە، جوو کۆمۆنیستە کۆمۆنیست جووە. دەوڵەت ڕووسیەش هەرکوێ ئەڕووی خەڵکیە کردە شکڵە خۆی، یعنی حکوومەتە بەرابەری دروستە کردووە لە نزەرە ئەو ئینسانەکان هیچ فەرقێکیان تەکەیەکتریانەوە. مەسەلەن وەختی ئاڵمان ئەهات ئەم وڵاتانەی ئەگرت خەڵکەکە بۆ خاتری ئەوەی کە تاوانە هەمکاریکردن و هاوکاریکردن لەگەڵ ڕووسیە لە خۆی بسێنێتەوە، هەماهەنگی ئەکردە کە دەوڵەتە ئاڵمانە جوو بگرن، چون ئەوانی شەیانوت ڕازەکە ئاڵمان کۆمۆنیست جووە، جوو کۆمۆنیستە، بۆ لەبەرەوەی خۆیان دەرباسکەن. تەوەجۆکەی وە لە واقعە وا نەبوو. ئێستا با بێمەوە سەر ئەوەی کە من فکر ناکەم کە ئەم تەسویرە بەم سادگیە بێت کە ئێمە بێژین دەوڵەتە عێراق متنەفرە لە کورد. دەوڵەتە عێراق
زمانی معنا پیاکات کە مردمانی لەم سەرزەمینە فەرمانی دەبووە هەر ئەم دەوڵەتی عێراق 1970 ئەم سێ مەحافزەیە داپیان کە ئیستەوا لە بەریدەسیانە ئەمەی کە ئیستە هاوە بەریدەسیانە 1970 دروستە ئەگەر ئێوە ئەمە تەئید دەکەن ئەو جار ئێمە لە مەسئلەی ڕق بابێنە دەرەوە بۆ ئێمە تێنە سەر پرۆژەیە کە تۆ گەرەکتە مردمێک مناسبی حکوومەتکردن بکەی یعنی دەستەمۆی بکەی یعنی ڕامی بکەی یعنی چۆپی پێدا بێ ئێستا کاک محەممەد دوای ئەو گشتە ساڵە دوای ئەو گشتە شۆڕشە بە ئیسلاح و ئەم بەها خەڵکیەشی داوێتی جنابەت مەواتنە عێراقیت نییە مەواتنە عێراقی خب چیتان کرد ئێوە ئەم گشتە ساڵە کە هەنووزە مەواتنە عێراقین من بۆ ئەماگرم چون ئەمەم مهمە والله جاکات پێمان تۆ تقریبا مقدمەیەکی زۆر دووردرێژ تەقدیم کرد من حەزێکم بە کورتی جواب بکەمەوە کە ئێمە باسمان لە ڕقوقینی بەعز کرد بەرامبەر بە کورد ئەوە يعني استراتيجيك بولا منهجي حزبي بعثة يعني حزبي بعث خاوني منهج وبروجرامك بوكا دلي لناو شوارشوي وطني عربية عندك جسمي غريب هي أو جسمه غريبانا يعني وكو غدي شيء سرطاني بو أمي عربي بو وطني عربي لبرو أنا لناو ببرين يكف لو أنا يكف لو غدة سرطاني أنا كرد لبرو حزب بعث يعني أوين ندريس كرد بك بمواطني يا بهولاتي كباشو ما فوركي هولاتي تيبيس بريبالكو لمن هجي حزب بعث أو كردستان خالي بك لكرد و ببي معلوماتي ما جير بجر اتفاقي كردبو لقال عندك دولتي وكو السودان وكو مصر وكو منظمي سازماني بڵێن ئازادی بەخشی فەلەستین و ئەوانەکە مردمی ئەو وڵاتانە بێنێت لە کوردستانە ئێسکانیان بکاتەوە یعنی وەکو معلوماتێک یعنی ئێمە ئەومان هەبوو لەبەرەوە حزب بەعث دژمنێکی لە ئاشتین هاتووی ئێمە بووە جەنابەت کاڵی ساڵی 73 محافظەیدا تەمان ئەوەش نەتیجەی ئەو شەڕە بوو کە پێمان دەوت شۆڕشی ئەیلول بە پشتیوانی ئەو کاتەی شای ئێران شای ئێران ئەویش لەگەڵ حکوومەتی عێراقا صراعێکی دوورودرێژی تاریخیان هەیە شای ئێران پشتیوانی لە شۆڕشی کورد کرد تا بەیان 11,000 دەرچوو دوایی ویستی فشاری زیاتر بکە لە عێراق نەیهێڵا اتفاقێکە سەر بگرێت و ئۆتۆنۆمی خودمختاریەکە بڵێن کورد وەری بگرێت ئەوە بوو لە ساڵی 74 دیسان شەڕی پێکردینەوە لەگەڵ بەعث تاکو لە 75 شای ئێران توانی لە جەزائیر حزبی بەعث بڵێن ملکەت بکات و ئەوەی کە خۆی ویستی داواکاری و بڵێن شرایطەکانی خۆی بەسەر حکوومەتی بەعسا لە اتفاقی جەزائیرە بەسەر عێراقا بسەپێن و شۆڕشەکەی کوردیش تەواو بکە ئەمە یعنی بڵێن تاریخێکی دوور و درێژە ئێستا ئەگەر ئێمە بە درێژی باسی بکەین زۆری دێ بەڵام فعلا و ئێمە بە درێژایی مێژوو کە شۆڕشمان کردووە ئەم ئەخیرە نەبێت لە خۆیەوە بارزانی وتی ڕیفراندۆمەکەین و دەوڵەتەوەوانە تەسەور ناکەم هیچ کاتێک کورد داوای جیابوونەوەی کردێ لە عێراق بەڵکو داوای مافەکانی خۆمان کردووە ئەوە بوو لە ساڵی 2003 پاشەوەی بەعز ڕووخا و پاشەوەی لە ژێر چەتریا و پەیمانە دەوڵەتی تازە عێراق دروست بوو فێدرالیزم و ئەوەی بەپێی دەستور کۆمەڵێ ماوەی مەچەسپا ئێمە ئەگەر ئێستاش ئەو دەستورە جێبەجێ بکرێت لە عێراقا وەکو هاوڵاتێکی دەرەجەیەکی عێراقی بەپێ فەرق و جیاوازی لەگەڵ ترا بژین پێم وایە ئەو باشترین ژیانە بۆ ئێمە لەبەرەوە عێراق وڵاتێکی گەورە و گران و دەوڵەمەندە و ئێمەش دەتوانین بە ئاسوودەیی بژین بەڵام تەسەور ناکەم ینی کورد و عەرەب بتوانن تازە بەو ئاسانیە پێک بێنەوە پێکەوە بژین لە هەر هەلومەرجێکا بێت یا ئەوان کۆتایی بە ئێمە دێنن ئەوە حکمی مێژووە یا بێ ئێمە خۆمان جێ بکەینەوە لەوانی تر نازانین هەلومەرجەکەی دێتە پێشەوە ئەویان پرسیارێکە بەجێ دێڵین بۆ مستەقبەل کاک محەممەد ئەلبەتە ئەوڵین حکوومەتێک کە عێراقی بە عنوانە حکوومەتە عەرەبی ناسی دەوڵەتە بریتانیا بوو و عێراق بدونە هیچ مبارزەیەکی ئیستعماری 1929
مستقل بوو لە بریتانیا دروست ئەمانە پس ئەوەڵین وڵاتە عەرەبی کە بەرەساسە ناسیۆنالیزمە عەرەبیدا ئەنرێت لەلایەنە بریتانیاوە دائەنرێت و ئەو وڵاتە عێراق تاگرا موافقین خۆی مستقل بوون ئەگەر ئیجازە بدەیت مستقل بوون یعنی ئەوەی کە پێدەوترێ مستقل لە بڵێن بریتانیا و لەوە لە ساڵی 58 بوو دەنا هەر عێراق لەژێر ئینتیدابی بریتانیا بوو ئانشی کە داینابوون بڵێن شاکە ئەوەی سیستەمی پاشایەتی عێراق نوعاً ما جۆرێک لە یعنی شرعێتی دابوو بە بنەماڵەی مەلیکی کە حکمی عێراقن بەڵام عێراق بە شێوەی ئەوەی کە بەتەواوەتی لە بەریتانیا استقلالی وەرگرت ئەوە لە 14 تەمووزی 58 بوو دەنا هەر تاکو بنەماڵەی مەلیکی مابوون عێراق بەشێک وەکو بەشێک وا بوو لە بەریتانیا بەڵام ئەوە پێیان دەوت سیاسەتی استعماری و کاتە وەکو انتداب باسییان دەکرد بەڵێ بەڵام بە سوورەتە فەرمی هیچ کەسێ لەم دنیا مستقل نییە لە نظامە سوڵتە بەڵام بە سوورەتە فەرمی ئەوە بوو کاک محەممەد کاک محەممەد ئەلبەتە من ئەمانە بۆیە ئێژم چون مەسائلێ مەترە حەکرێ و ئەڕواتە ناو زەهنە مردم ئەلبەتە من نە تحقیقاتێکی چڕوپڕم دیگە نە بە ئینگلیسی نە بە فارسی دەرمۆردە حزب بەعس و سیاسەتەکانە حزب بەعس یعنی ئەوەی کە تۆ لە منهەجە خۆتا چی بەحسەکەی و لێو دووە چی جێبەجێ ئەەکەی ئەمە یە داستانێکی هەست من یە سوالێکی ترەکەم کە ئێوە ئەتانزانی ئێوە منزورم ئەم حزبانزانی هەدەفە دەوڵەتە عێراق پاککردنەوەی کوردە و قرارە ئەسەن نابودی بکاوە جەمعیەتێ تر بێرێتە ناوی ئەم خاکە بۆچی ئەعلام شەڕ خەڵقی و مردمیتان بەر عەلەیها حکوومەتە عێراقی نەکرد ئەمە نوکتەی ئەوەڵە و بۆچی هیچ وەخت نەیانتوانی ئەم کارە بکەن لە کاتێکە کە دەوڵەتی وەکو ئێرانی شەیتوانی لە پشتان بێ و تەمینە مەسلحەت بکات چون ئەمە تەکە ئەو خوێندنەوە نایە جەنابەت ئەفەرموویت ئێمە ئەیانوت یعنی پارتی ئەیوت یعنی حزب ئەیوت دروستە یانوت چی یانی مەبەست مەسەڵەن جەنابەت دێژەی حزب وت کێسی ئەمانە گەرەکیانە ئێمە لەبین بوون نا حزب نا هەر بەرنامەی حزبی بەعز بەخۆی وای دەوت نەک ئێمە پارتیە حزبێکی یعنی حزب بەعس بە ئاشکرا لە تەلەڤیزیۆن ئەیوت ئێمە کورد لەبین ئەوەین تا سوودانی بێرین بالضبط مثلا نوان دروشمەکانیان ئەڵێ ئومە عەرەبیە واحدة زاد الرسالة خالدة العراق جزءك لوطني عربي شعبي عراقي جزءك الأمي عربي يعني أمان بأشراخ ونين دشاردوا لا هو أزانم كاك محمد هو أزانم فازة دوما ناسيوناليزم عربة هو أزانم تو دوين أمانة هيكل جمال عبد الناصر ئەو جار ڕوبەڕوو ئەوی تۆتەکە فازە دەوڵە ناسیۆنالیزمە عەرەبە میشەل ئەفلەقی بە هەیکەلە سەدام حوسێنەوە کە ئەم دەفعە قەرارە دوو کەمینە لە دوو وڵاتە سوارە ملە مردمەکە بوون یەکێکیان لە سووریەس بە 12% عەلەوی و یەکێکیان لە عێراقا بە 25% سونیەوە ئەم دەحفەیش نوکە دوژمنایەتیە ئومەی عەرەبەی واحدە ئیسرائیل نییە بەڵکو دەوڵەتە ئێرانە وإيران مجوسية وحاوكات لقل أما إيران مجوسي انحسار دجمناتي تك إسرائيل أقريت دسو وكشوران عربية لدوايك أخزين باوشة دولة إسرائيل خب تاقرا فكرة كانت يكتريا حيش مشكلة كمان نوي بويا لفازة دوما ناسيوناليزم عربية ناسيوناليزم عربي شكست أخوة اتفاقك ايوه امرو لسوريا ايوين واتفاقك العراق ايوين خليك يكشتان بيجي جنابتان لخوتان ترسيقة شر الشيعة والسني كي هاوردي انا وخاورميانا كي هاوردي اما اصلا شر الشيعة والسني ما نوبي كي هاوردي شر الشيعة والسني بهاتنا آية الله خميني ليوزو ولا شر فرقة قرائية كفازة دومي كإساء اما ويننا بيا لم شر فرقة قرائية جهانة تسنن اي باخر جهانة الشيوع بو اي باخر لبر خاطيري جهانة تسنن مركزيتي نية
هیچ مرکزیەتێکی نییە بەڵام تەشەیع وەلەسەر شریعەت وێسیاگە و هەر کەسێ بۆ خۆی خانەشە خۆی هەست لە شریعەت بۆی ئەوێت و خاڵۆتێکە و لالۆ بخۆ نەتیجەکەیتان لە سووریە دی نەتیجەکەیتان لە عێراق ئەمە تەشەیع لەسەر هەیکەل داهەنرێت لەسەر نوێنەرە وەلیە فەقیه داهەنرێت من نەمگەرێتە بڕۆمەناوم تەفاسیرە چون بەحسەکە فرە وازە بڕۆینەوە سەرە بڕۆینەوە سەرە لەسەر ئەوە جەب بەڵام مەسەلەی تەشەیع و تەسەنن کۆنە ینی پێش ئایەتوڵا خومەینی ئێمە لە عێراقا لە 160 عێراق شیعەیە هەتا پێش هاتنی خومەینی ینی پێش ئەوەی کە خومەینیش انقلاب بکە پێش ئەوەی کە جمهوری ئیسلامیش بێ ینی بەڕاستی شیعە لە عێراقا بە تونترین شێوە چەوساوەتەوە هەر خەریک بوو بە تەواوەتی ینی لە ڕێک و ڕێشەوە دەریان کرد بەڵام دەسەڵاتیان نەبوو فعلا ینی بڵێن ڕێنێسانسی تەشەیع لەسەر دەستی خومەینی دروست ینی گەورە بوو یاخود بڵێن مەرجعەتێکی گەورەی دروست دەنا شیعە و سوننە کۆنە ینی بەڕاستی مێژووی کۆنی هەیە و بەڵام هەستانەوەی شیعە فعلا لەسەر دەستی ئایەتوڵا خومەینی ئەویان وایە لەسەر دەستی ئەمریکا بوو کاکە بەڵێ سەر دەستی ئەمریکا بوو المهمیشەوەسە کە ئێستا لە سووریە تۆ یە وڵاتێکی ئانستەیبڵت هەست و ئەکسەریەتە جەمعیەتە سونیە مدعیە ئەو وڵاتە کۆچ دیریاگەن لە بین چوون هەروە لە عێراقی هەروە من تەوەجۆ بکە کارم بە سیاسەتەکە هەسا کارم بە فرقەکە نییە ئەم فرقە کێدروسیەکەوە کێوە منزورم سەرێوەسە کە سیاست بەرەو کوێچێ نەیشم گەرەکە ئیدامەی بدەم و ئەمە بۆ منایەن بەحسە گەرەک بە بزانم جنابێت چۆن ئەچیتە ناوە هەڵەبجە و ئێوە دەستان پێکردوتان ئێمە سێ چوارمان بەرتری ئەم داستانە مەفرەزەی پاسدار تێنین پاکسازی مین ئەکەن ئەوانە تێن کە پاکسازی مین بکەن و مەسیر و بەقەوڵە خۆیان مەعبەر بکەنەوە درستە بعد ئێمە ئێستا با بڕۆینە سەر ئەوەی کە سەرکردایەتی ئێوە ئاگادارە لەم عەمەلیاتە جەنابە بزانی لە کەیوە ئاگادارە بە تەکید من 4 حزبی سیاسی ئەو کاتە هەر چواریان بەشدار بوون لە عەمەلیەکە ئەلبەتە ڕەنگە بە شێوازی جیاواز مەسەلەن ڕەنگە ئەو شێوازەی کە یەکێتی زۆر بە جددیتر و بە زیاتر هاتووە پێشەوە ڕەنگە پارتی بەو شێوەیە کەمتر هاتوێتە پێشەوە یاخود بەو شێوەیە کە بزوتنەوەی ئیسلامی هەر تند و تۆڵ لەگەڵ سوپای پاسدارانە هاتە خوار و ئەمانە ڕەنگە حزبی سۆشیالیست و پارتی چکە قۆڵەکان جیاواز بوون ئەو جەبهەکان تەوزیع کرابوون بەسەر ئێران لەگەڵ حیزبەکانە جەبهەکانی دەوروبەری هەڵەبجە شاخی شنوێ و باڵام بۆ ئەمانە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی بوون لەگەڵ سوپای پاسداران چکە ئەوان ڕاستەوخۆ دەهاتن ناو هەڵەبجەوە بەڵام کۆڵی ئێمە بڵێن پارتی دیموکرات لەگەڵ حیزبی سۆشیالیستە کۆڵی بناری هەورامان و سوورێن و خوڕماڵ و ئەو ناوە بوو بەرەو پردی زەڵم و ناحەی سیروان لەبەرەوە ئەوەی ڕاستەوخۆ هاتە ناو هەڵەبجە یەکەم جار یەکێتی بوو لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی توانم بڵێم ئێمە وەکو پارتی بۆ ڕۆژی دووەم و سێم من خۆم سێم ڕۆژ هاتمە چکە لەوێ من بڵێن لە بارەگا خەریکی تەدارۆکات و بڵێن دەوا سازی ئەمانە بووین من خۆ ڕۆژی سێم هاتمە ناو هەڵەبجە گەیشتمە گوندی عەنەب ئیتر ڕێگای ماشین و تەنانەت پیادەش زۆر بە زەحمەت دەرەچوو لەبەر جەنازە و مەیتەوە و کە هاتمە ناو هەڵەبجەش بەڕاستی زۆر بەداخەوە ئەمە کەتێکە بێت بڵێ هیچ دەرگایەک نەمابوو نەشتێ هیچ ماڵێک نەمابوو تەفتیش و مەسەلەن تێک و پێک نەدراوێ بەسەری ئەوەی کەم نبینیم یەکەم جار کاک محەممەد با بێنەوە سەرە مەسئلەیشی تر هەر لەم مەسئلە کە بەحستان کرد ئێوە ئەفەرمونون کە هەر کەسێک بە سەحمێک هاتە ناوی تەبیعەتەن لەگرا بازیگەر ئەسڵی دەوڵەتە ئێرانەوە دەوڵەتە ئێرانە کە ڕۆڵ ئەدا بە بەقیە نەقش ئەدا لەوەتیە درستە و ئێوەش تەعیناتان بۆ ئەکرێت بە گوێرەی وەزنێک کە هەستان حتمما ناشارێتەوە کە یەکێتی نیشتمانی تعداد نەفەراتی لە منتەقەیە شارە زوور لە ئێوە زیاترە
ئەو جۆرەکە ئێوە لە منتەقەی بادینان نەفەرتان هەستی و بە تەمامە قودرەتتانەوە هاتکن یعنی ئەوەی بووکتانە هەتان بووبە تۆ خۆلەوە زیاتر لە ئاسمان گۆدا ناکەفێتە خوارەوە ئێمە دوو لێژنەی ناوچەمان هەبوو لێژنەی ناوچەی هەڵەبجە و شارەزور هەردوو لێژنەی ناوچەکە بە فعلی لەگەڵیان هەبووین لە ئەوڵەوە تا خب ئێوەش لە تەدریبەکەی منتەقەی جوانڕوا بوون بۆ ئامادەکاری شەڕەشیمیای ئەو جۆرێکە حەمەی حاجی مەحموودێژێتی ئێمە ئەو کاتە لێژنەی ناوچەی هەڵەبجەمان هێنایان بۆ منتقەی نەوسود و شێخان و ئەوانە وابزان ئەوان بوون بەس ئێمە ئەو کاتە من لە ناوچەیەکی تر بووم پێیانەوە لێژنەی ناوچەی شارەزور ئێمە بەشداری هیچ شتێکی لەو بابەتەمان ئێوە نەتان کردگە کاک محەممەد ئایا بە ئێوە ماسک و دەرزیشیاندا یا هەر ئەوان بوویان ئێوە نەتان بوو لە سەرتاوە هیچیان نەدا بە ئێمە بەڵام ئەو پێشمەرگانی کە هات نەخوارەوە بڵین کە دەگەیشتە ناو شەڕەکە دەرزی و ماسکوانیان وەرەگرت بەڵام یەکەم جار نەخێر ئێمە هیچ یانێ ئەمە ڕۆژی چواردەهەمی تر دەرزی و ماسکتان گرت دروستە خۆی ڕۆژی سێزدەهەم شەڕەکە دەستی پێکرد لە بڵێن بناری چیاکانەوە ڕۆژی چواردەهەم دەوروبەری بڵێن هەڵەبجە و دەوروبەری خوڕماڵەوانە ئەوانە هەمووی پاک کرا بڵێن ئیتر عێراق نازانم یعنی هیچ مقاومەیەکی نەکرد هیچ بەرگریەکی نەکرد وەکو بڵێ نەخشەی خۆی دانابێ بەڵام ئیتر بۆ ڕۆژی 15 بە تەواوەتی عێراق هەرچەند هەندێک بە هلیکۆپتەر هەندێک سەربازی هێنا لە پشتی گوندیانە بوانەوە داینا بەڵام هیچ مقاومەیەکی نەکرد و ڕۆژی 15 تر بە تەواوەتی هەتا ئەوەی کە پێوترێ پردی زەڵم ئەگەر جەنابەتی شارەزاوی بە ناحەی سیروان و بە ناحەی خوڕماڵ و منتقەی هەورامان و هەڵەبجە و هەمووی کەوتە دەستی ئێران و هێزی پێشمەرگ کاک محەممەد من ئالەگرا گەرەکمە تەوزیحاتێک بدەم ئەگەر ئێوە شەکەت نییەن منوتیان دەنگت خراپە من فرن لەسەری نەڕوین وەلی با من تەوزیح کۆتایەک بەم چون هەم جەنابەت لەگرا بەشداری هەم ئێمە بڕێ قسەمان کرد با ناشەفاف نەوێەوە من تەوزیحەکەم تەواوکەم بزانن خەڵکی کوردەوار ئەو بەحسەی لەگەڵ کاک محەممەد کردم یە سەبقەیەکی تاریخی هەست کە من بابتانگەڕێنمەوە تاریخەکە هەمووتان بیستکتانە ئێژن ئەم کەشوەرانەی کە لە خاوەرمیانە دروست بووبن لە دوای شەڕی جیهانیە یەکەما دروست وە بیستکتانە کە ئەمانە قەبلەن لە ژێرە دەسە عوسمانیا بوون بابزانن هەر بەم تاریخە کە بریتانیا بەحسی دەکات بریتانیا پێشووتر لە جەنگە جەهانیە ئەووەڵ هاوکاتیش لەگەڵ جەنگە جەهانیە ئەووەڵ لەسەر ئیدەیەکی مۆدێڕن تەوەجۆ بکەن لە کەلەمەی کێژمی لەسەر ئیدەیەکی مۆدێڕن قەرارە عەرەبەکان بەرعەلەی عوسمانی شوورێنێ بەرەو شۆڕش بێن ئەو ئیدە چییە؟ ئەو ئیدە تەبیعەتەن ئیسلام نیە ئەو ئیدە ناسیۆنالیزمە ناسیۆنالیزمیش بۆ عەرەب ئەوێتۆ ناسیۆنالیزم زوان هەر کە بە عەرەبی قسە بکە عەرەبە تاگراگەر لە یەکتی تێگەیشتبین ئەو جار سەرانە عەرەب وادار ئەکات سەرانە عەشایر عەرەب وادارەکە کە هاوکاری تەکا بکەن لەم قیامە ئەمە ئەو تاریخەسە کە بەحسیەکە خاندانە مەلەک فەیساڵ و مەلەک حوسێن کلیددارە مەکەن خادمە حرەمەینە شەریفەین و ئەمانە بە جۆرێک حاکمانە سەرزەمینە نەجد و حیجازن وەختی بەشداری ئەکەن لەم جەریانە قەرارە ئوممەی واحدەی عەرەبی دروست بکەن وەختێکی ناسیۆنالیزمە عەرەبی من بۆ ئەم تەوزیحاتە دەم بۆ خاتری ئەوەی ئێوە نەچنە ناوە شۆڤۆنیزم نەچنە ناوە نازیسم یا بەرپەریە نەژادی ئەمە ناسیۆنالیزمە تەوەجۆ بکەن جا کێ کڵاوەنێتە سەریان بریتانیا بزانە قەرارە لە سووریەوە حەتای یەمەن بێتە ئوممەی واحدەی عەرەبی تەوەجۆکەن لەگرا مەلەک فەیساڵ ئەڕواتە سووریە لە سووریە قەرارە حکوومەتەکە دروستکەن بەم ئیتجاکە وتم فەڕەنسەویەکان ئەدەن لە مەلەک فەیساڵ شکەستی پێتێرن واتە مەلەک فەیساڵ ئەشکێ مەلەک فەیساڵ بێشۆغڵ ئەوێ لە مەلەکی ئەکەوێ تاجی نامێنێ
بریتانیەکان ئەنەون لە کلکی ئێژن دابێت لە دادە زەحمەت بۆرە کارمەندە ئێمە بۆرە پاشای عێراق. بریتانیا و فەڕەنسا ئەم ئومەیە واحدەیە عەرەبیە کە لەسەر ناسیۆنالیزمی کردووە بەشێکن: لوبنان، فلستین، عێراق، کوێیت، عەرەبستانە سعودی، ئێمارات. ئەم ئومەی واحدەی عەرەبیە لە یەک ئەپاشێت مصر ئەپاشێت تا ئەمەی کە ئەم ناسیۆنالیزمە عەرەبیە هەر ئەوان ئەخوا ئەگاتە دۆرانە عەبدولناسر لەگرا ناگەهان یەهود سەر دەرتێرێ و دەوڵەتە ئیسرائیل سەر دەرتێرێ. ئەمە ئەوێت تۆ یەک دوژمنی بەناوی یەهود، دوو شعارێ بەناوی ناسیۆنالیزم کە لەسەر سێکولاریزمە جەوامعی غەربی ئاوێسێت هەیکەلێک پیاکا بەناوی جەمال عەبدولناسر. لەم جەریانە شەڕەتەکە یەهودە سێ چوار شەڕ دروست ئەوێت عەرەب هەر ئەیدۆڕێنی بەسەرکردایەتی. اتحادێکیش دروستەوێت فیمابینی سووریە و جەمال عەبدولناسر. مصر، عێراق نایەتە ناوی، هەسوو نییە و تێت و گەرێکی بیری لێ بکات و نایێت تاوی کە ساڵی 1962 تەواو لەبێ نەچێت. لە ساڵ 1967 جەمال عەبدولناسر شکست خوارد لە شەڕ ئەگەر اشتباه نەکەم 6 ڕۆژەیە عەرەب و ئیسرائیلە. بەڵێ المهم كاك اما جنابت باسكوا تاريخي دورو درجه مساله نا هر جركما كاك محمد ببخشة من جركما من الرواتة خاني الشوفونيزم نرواتة خاني ناسيون اتشي نجات برستي يا الريسيزم سيركا أمانة هر كام لمانة خويندنوي فلسفي سياسي خاصة خوين هز شون جناب الوقت يجي أم العربية الواحدة نازانم تشي خالدة من عربي نازانم بوخشي وقت تو أما يجيتو يكسر إنسان إشي برات الفكرة دولة النازية ألمان نه ئەوەی کە ئەمانە گەرەکیانە پاکتاوە بکەن و ڕەگەزێکی تر کولەن پاکۆ بکەن و ئەمە داستانێکی تری هەست. باشە من ئەو تەوزیحمەدا تا بفەهمین ناسیۆنالیزمە عەرەب فازە دووەمی بە شکڵێکی تر دەست پێیەکە و ئەم شکڵە کولەن ئەمە سەکە ناسیۆنالیزمە عەرەب لەبین بووە لەبینیەوەات کولەن عەرەب لەبین بووە لەبینەوە. بەڵێ کاک محەممەد فەرموون. تزاين شلون خوي ناسيوناليزم عرب شن مرحله يعني ناسيوناليزم عرب كم جار لقل لسردني عمري كري خطاب وانا سري هالدا هاتن فتحي همو وبخوان الله فتح طبعا داجر يعني فامبراطور كاني فارس ورومي انتك شاندو او بيرون فتح هذا ويكم بلين القي سرداني ناسيوناليزم عرب وهتاكي هتاشكتي دولتي عباسيو هاتني بلين هولا كو انجا دواي عثماني صفوي وانا عرب او فتره لا يخوان بيرلين فتره مظلمه يعني فتره تاريخ بدواي روخاني عباسيه كان هتاكو هاتني حرب عالميه كامله وحرب عالميه كم او جناب باسي دكي سير ماك ما هون بلين مندوبي بريطانيا ولا او كاتل خاور ميانا اللي قال حسين شريف في مكه دانشتن توزيعي همو وڵاتەکانی کرد لەسەر کوڕ و کوڕەزاکانی شەریفی مەکە بەمەرجێک کە ئەمان دژی عوسمانیەکان یارمەتیان دەن فعلا وایان کرد ئەوەی جەناب باسیەکەی مەسەن فەیسەڵ بۆچی لە سووریا شکستیانە لە بەرەوەی سووریا بەشێک بوو لە مستعمراتی فەڕەنسی لە پەیمانەکانی سایکس پیکۆوانە بەر بەریتانیا نەکەوت لە بەرەوە بەریتانیا نەیتوانی مەلک فەیسەڵ لە سوريا دابني بناشاري هنان بو عراق لجير بلين كيف وانت دال بريطاني المهم اوي كباس ما كردو اوي كيس باسي كاين اوي كام ما بس ما نقول لك كارساتي هلا بجو كارسات كان تري انفال اوي ك وتمان شوفينيزمي بعث واي كرت كام كارسات انا روبدن ويمش بناشاري جنابت مثلا باس يوت كرو تتبون بلين شورشي جماوري شتي وار بو نتان كردو انا بو بله کردمان کاک پەیمان ئێمە لە هەشتاکانی سەدەی ڕابردووە گەورەترین شۆڕشی جەماوەریمان کرد لە شار و لە شاخ هەموویمان پێکەوە گرێدا یعنی ئەوەی کە تقریبان پێش ئەنفالەکان لە سەتا هەفتای خاکی باشووری کوردستان لە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگە بوو بەڵام ئیتر تۆ چیەکەی لەگەڵ کیمیاوی و لەگەڵ ئەنفالۆمانە مەسەن جەناب دەڵێ کیمیاوی چەکی کۆکوژ نییە کیمیاوی ئەزانی بۆ کۆکوژە لەبەرەوەی لە ڕووی دەرونیەوە
مرۆڤ تێگەشتکردن خۆچێکی کۆکوش هەر ئەوەی بڵێ میژەڵێم دەزانم ئەتۆم کە بیتەقێنی بەجارێک مەسەلەن وەکەوەی کەدان لە هیرۆشیما و ناکازاکی هەر بەجارێک بەدان هزار و سەدان هزار نەفەر دەکوژێت مەسەلەن ئەسلحەی بایۆلۆژی بنەوەی بەڵام چەکی کیمیاوی بەڵێ لە ڕووی بڵێن فیزیکیەوە زۆر ناتوانین بڵێ کۆکژە بەڵام لە ڕووی دەرونیەوە کۆکوش بوو لەبەر ئەوەی ئێمە ئەگەر چەکی کیمیاوی نەبووە هەرگیز ڕژێمی باز لێ دەتوانین مەسەلەن لە ساڵەکانی هێشتا و هەشتوانە بەو شێوەیە کە ئێمە لە 170 کوردستانمان هەتا حەمرین و زۆربەی ناوچەکانی قەرەداغ و گەرمیان و بادینان و دەشتی هەولێرەوە هەمووی لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگە و مەسەلەن ئەگەر ئەو چەکە نەبوایە بەڕاستی باس نەیدەتوانی بۆ ئاسانی لەژێر دەستمان دەبێن لەبەرەوە چەکی کیمیاوی لە ڕووی دەرونیەوە چەکێکی کۆکوژە لە ئێمە لەبەرەوەی عەزم و ئیرادەی پێشمەرگەی ڕووخان معنویەتی خەڵکی ڕووخان خەڵکی دەترسان و ئەو شۆڕشش ئێمە کردمان شۆڕشێکی جەماوەری بوو بەڵام بەداخەوە ئێستاوە تا مەسەلەن دەبینی کۆمەڵێ خەڵکی نازان بڵێن بازرگاوی پێوترێ بازرگانی سیاسی دەستیان بەسەر وەزعەکە گرتووە و خەڵکی کوردستانیان خستۆتە سەر ساجعلی بۆ خۆشیان خاوەنی ملیاردها دۆلار و کۆمپانیا ئەمانەوە بابەتێکی دوور و درێژە یعنی لێرە ڕەنگە هەر نەتوانین ئەوەی هەڵەبجە کارەساتێک بوو من پێم باشە جەنابتان ئەوانەی کە لە دەرەوە مەسەلەن ئەوەی پێدەوتێ ڕەوەندەی کوردی لە ئەوروپا و لە ئەمریکا و لە شوێنەکانی تر سەبارەت بە هەڵەبجە بە ئەنفال سەبارەت بەوانەی کارەساتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆ هەر ئێمە لێرە هەر نەبووە خۆ شەڕی 24 ڕۆژەی سنا هیچی کەمتر نەبووە لە کیمیا بارانی هەڵەبجە خۆ شەڕ تاوانەکانی قارنێ و نازانم ئەوانەی منطقەی نەغەدە و ئەو شوێنانەی تر تاوانی گەورن خۆ مەسەلەن فتواکەی ئیمام خومەینی کە فتوای بڵێن قڕکردنی کوردیدا و بەناوی کوفرەوە ئەوانە هەمووی ئیشی لەسەر دەکرێت کارەساتی هەڵەبجە ئیشی لەسەر دەکرێت ئەوانەی باکووری کوردستان هەموو جەریمەی کە کرا ئێمان نەتەوەیەکین بڵێ لە ڕووی جغرافی و لە ڕووی مەسەلەن ئیداریەوە دابەشراوین بەڵام خۆ لە ئەوروپایەوە دەکرێت یەک بن ئەوە ئێمە لێرە لێ ناگەڕێت لێرە یعنی لە کوردستان ئێمە لەم باشووری کوردستانە لێ ناگەڕێن دوو حیزبیەک بن ئێران و تورکیا و ئەوانی تر خێرا وەکو کەڵەشێر لەگەڵ ڕێزما دەمانکەن بە گژی یەکترا بەڵام لە ئەوروپا کە ناوەندی زۆربەی بڕیارەکانی جیهانیە کە شوێنی مەسەلەن چالاکی سیاسی و مەدەنی و دیبلۆماسی و ئەمانەیە تەسەورەکەم مەسەلەن جەنابتان دەتوانن لەگەڵ تەواوی لە خەڵک و کەسە چالاک و بڵێن دیپلۆماتکار و ئەوانەی کە دڵسۆزی مێژووی کوردن دەتوانن ئێوە ئەم بابەتانە بجوڵێن مەسەلە زیاتیەوە ئێمە ئێستا دانیشین باسی جەمال عەبدولناسر و ماکماهۆن و نازانم شەریفی مەکە و چۆ ئەمانە ئێمە توانین مەسەلەن من بۆ ئەوە لەگەڵ جەنابتا دانیشم کە باشێک لە تاوانی کارەساتی هەڵەبجە بکەین کە هەڵەبجە مەسەلەن چۆن لێدرا بۆچی لێدراوە ئەنجامی تاوانەکە و قوربانیەکانی چی بوون و دوایی مەسەلەن ئێستا وەزعی خەڵکی هەڵەبجە چۆنە ئەمە مەسەلەن ئەو پرسیارە جەوهەریانە ئێمە ئیشان کاک محەممەد پرسیارە جەوهەری لە منزەرە ئێمە خوێندنەوەی ئەوەسە کە بۆ ئەم بەڵا بەسەرە ئێمەیە کورتی ئەمە نوکتەی ئەوڵە هاوکارانە ئەمە کین ئەمە نوکتەی دووەمە چەندی لەو ئیدعا ئەکرێت ڕاستە ئەمە نوکتەی سەوەمە ئێمە هەر لەم دادگای هەڵەبجە زانیمان عاملی جینۆساید یەکێکی بێخەبەریە کە بێخەبەریە بەعەس ئەوێت تۆ لەو دوان نەتوانی بڕیار بدەیت و بڕیارە چارە نووساز بدەیت تەوەجۆ بکە کاک محەممەد با من ئشارە بکەم بە نکاتێک کە جەنابە فەرمایشە کرد و تەمامە ئەمانە تەبیعەتەن لە گفتوگۆکردنە دەلیل حکومەکە و ئێمە بەرەساست دەلیل قساکەین جەنابە ئەفەرموویت 170 خاکە کوردستانە عێراق ئێمە بوو و لە ژێرە کۆنتڕۆڵە ئێمە بوو لە ژێرە کۆنتڕۆڵە ئێمە بوون معنای یعنێ ئێوە لە لەحاظە اقتصادی نظامی ئەمنیەتی دەستان بەسەر 170 خاکە ئەم کوردەوارە گرتگە سوالێکە تێتە پەرەوە ئەمەسە هیچ شۆڕشێ لە دنیا بێت ناکرێ ئێوە تئۆریتان نییە یەک دوو ئێوە سازماندەهیشتان نییە ئەمە دوو یعنێ ئەمەی کە تۆ 4 نەفەرە بە شاخێکەوە بێت و ئەم 4 نەفەرە بڕۆنە ئەم لادیانە و بین و تۆ بەمە بێژی کۆنتڕۆڵ ئەمە کۆنتڕۆڵ نییە کۆنتڕۆڵ یعنێ تۆ دام و دەستگای خۆتە هەست
یعنی تۆ سازماندهی خۆتە کردگەن، یعنی تۆ هێزە نظامی خۆت دروستەکەی، یعنی تۆ خەریکی شەهروەندە خۆت دروستەکەی. بۆیە ئێشێ ئێوە حدەعەقەل 1 ملیۆن نیروی مسلحتان بووە، حدەعەقەل، و نەتان بووکە، طبیعەتە نەتان بووکە. بزانە ئەمە خەریکە داستانێ تعریفەکاتەوە بۆ من ڕشکاوانە لەم دادگانەوە چکمە. ئەم حیزبانەی کە پێیان ئێژەن حیزب شۆڕش کورد دەرئەنجامە هیچ مشت و مڕێکی جامعەی کوردی بۆ هیچ خوێندنەوەی لە کوردیاگە، بەڵکو دروست کردیاگەن. دروستی کردیاگەن نەبوو ئەوەی کە کورد بێتۆ ساحێوە چتێ، دروست کردیاگەن بۆ خاترەوەی کورد نابودیان کرد. ومن ئەمان مە بە وردی تەوزیح داکە. بزانە مەسئلەی کورد نە مەسئلەی سیاسیە، نە مەسئلەی حقوقیە. مەسئلەی کورد مەسئلەی وجودیە، مەسئلەی بنیادیە، مەسئلەی بوون و نەبوونە، و مەشیان لە ڕۆژی ئەوەڵ و ئەمە تعریف کرێتەوە تعریف نەکردیاکەخۆ. تۆجۆ فەرمی من بۆیە ئێوە ئەوە مەناوی ئەمە چرا ئەم تاریخە خەیلی ئەم تاریخە تاریخە دەوڵەت ملەتە، و ئەم جەهانە کە ئێمە ئەم ڕۆواینە ناویە بەر ئەساسە دەوڵەت ملەت و بەر ئەساسە ئیدە ئیدارە ئەکرێ. ئیدەیە ئەوڵ ئیدەیە حاکەمە بەرجەهانە ئمڕۆ، ئیدەیە لیبرالیزم و نئۆلیبرالیزمە، مەکتەبە اقتصادی سەرمایەداری. تەوەجۆ فەرمی پس ئەنچێ کە تۆ بە ساختارە دەوڵەت ملەتی کە لەگرا فقط سازمانە ملل متحد حق ئەعلامە شەڕی هەست. ئێمە گەرەکمانە بزانین چەکە شیمیاییە کە کاری ترسە، تۆقاندنە، بە چ مەنزوورێ بەکارتێت؟ دەرئەنجامە ئەم ترس و تۆقاندنە چه ئەتفاقێ بێخا. من بۆیە لە جەنابە پرسم ئێوە ماسکتان بوو جەنابە دێژی بەڵێ بە من سابتەکە ئێوە خەڵکی هەڵەبجەتان ئاگادار نەکردبوو کە حملەی شیمیاییە و چۆڵیکەن، ئێوە بیرتان نەکردبوو جەمعیەت تەخلیەکەن، ئێوە حتمەن ئەتانزانی شارێک ئەکەوێتە بەرە تەسەڕفە ئێوە ئەوێتۆ مەیدانە شەڕ، حدەعەقەلی ئەوەسە ئێوە ئێشە بتوانن دفاع هەوایی بۆ دابنین، دفاع زەمینی بۆ دابنین، هیچێکی بۆ دانانین. ئێوە جەمعیەتەکەیش خاڵی ناکەن، ئێوە منزورم ئەحزابە. توجه فەرمووی ئەمانە گشتی خەریکە بە تۆ یەک چ دێژێ هاوکاری مستەقیم لە ئیجاد جنایەت بەر عەلەیه ئومەتە کوردی. یەک نوختەی تریش بێژم ئەزانم پەلەتانە لەم مەوزوعە، با من نوختەیەک بێژم. ئێمە خەریکین ئەنفالیش هاوکات ئەوەی نەڕێوە. باش شتێک عەرزکەم بە خزمەتە کاکە موحەممەد بە تەمەنێک ئەزمون و بەوتی گەیشتونەی کە جەنابەت هەست هەر لەم بەڕەسیە دادگاهە ئەنفالە من خەڵک تێرم بەشدارەکەم. خەڵکەکە یەکسری داستانی هەست و نێسی و نیوەیشی ئیمکانی هەز غەشیتیا لەو داستانە تعریفیەکاتەوە، ولی ئەو نازانێ من ئەنفال بۆ تاقیبەکەم تا من نوکتەیەکە پێ بێژم. جەنابەت بیستکتە ئێژن کەرکووک شاری پێکەوە ژیانە. مەسەڵەن تورکیا ئیدعاکە ئێژێ کەرکووک شارە تورکیە، دروستە؟ ئەمتانە بیستگەوانیە؟ ئۆکێ. ئەزانی خەتایە ئێمەی کوردوا لەکوێ؟ خەتای ئێمەی کوردوا لە ئێوەی ئێمە فرە سەدحین. بۆ ئێمە فرە سەدحین چون بە تاریخ نییە. بزانە شارسازی 200 ساڵە لە سەرزەمینە ئێمە ئەکرێ، و تۆ وەختە تەراکۆمە جەمعیەت لە جێگەیەکا دروست ئەەکەی، جەمعیەت و بافتە جەمعیەتە شارێک ناوێت و سەنەدە مالکیەتێک سەرزەمینێک. یعنی چی؟ بامنەمە تۆزیە بەمە خزمەتتان بزانە وەختی ئەفەهمی پرۆسەی ئەنفال بۆ لە منتەقەی گەرمیان و کەرکووکات چڕە نابود ئەکا و لادێ نایەڵێتۆ یەک چ دێشێ بزانیت لادێ سەنەد و قەباڵەی تاریخیە کە حاکمیەتە تۆ بەسەر سەرزەمینێک نیشان ئەدا. هاوکات لەگەڵ ئەمە مناتقە کۆچەریە عیلیاتە کۆچەری دایرەی قەڵەمڕەوە سەرزەمینیە تۆ نیشان ئەدات. تۆ وەختی ئەمە پاک ئەەکەیتۆ ببەخشە وەختی ئەمە پاک ئەەکەیتۆ کولەن ئەترافەکە پاک ئەەکەیتۆ قەواڵەکە پاک ئەەکەیتۆ. ئەمە یەک. دوو، هیچ کەسێ نەهات دواوە تورکیە وا بداتۆ ئاغەگیان کەرکووک 140 تورکەمەنە، تو چیت گەرەکە؟ تو دەوڵەتی تورکەمەنیت گەرەکە ڕاست ئەەکەی. کەرکووک 140 تورکەمەنە 10 کیلومترە مربع لە شارە کەرکووک دیوار ئەنکێشتین مستەقل یەکەین وەکو واتیکان. ئەمە بۆ تورکەمەن گەرەکیشیانە بێنە ناوی خاچی کوردەوار بە پاسپۆرتۆ تێنێشێ ڤیزا بگرن، چون ئێوە شارسازیتان لە 200 ساڵە پێشۆ کردگە و گەرەکتانە قیاسە سەرزەمین بە شار دابنێن.
قیاسە سەرزەمین بە شار نییە، بە شاخ و داخە، بە قەڵەمڕەوە زیستیە، بە تاریخێکە کە مردمێک تیا زندگیان کردەگە، نە شارە دەستکردە جەدید. بۆ من ئەم قسەمە کرد کاک محەممەد، مطمئنم ئەم قسە بارە ئەوڵەیش نەفی، مطمئنم ئەمە لە کوێ پەیپەیەوەی لە دادگای ئەنفال و پێپەیەوە. ئێمە وەختێن حەڵەبجە تاقیبەکەین بە شوێنە ئەوە گەڕێن ئامرین کێبوون، عاملین کێبوون، پرۆژەکە چی بوو، سەمەرەکەی ئەوێتۆ چی و ئیمڕۆ ئێمە لە چ وەزعیەتەکەین. ئەم دادگا فقط ناوی دادگا نیە، قیامەتیانە هەڵەبجەس، قیامەتیان من تەوزیح هەمداگە، تو لە لەختەی قیامەت ئامادیتۆ، ئەو لەختە واتۆ قیەمە نامێنێ، ئەخلاقە نامێنێ، ترسیاگی، تۆقیاگی. کاک عومەرێ وتی لەسەر پردەکەی دواوە ژنێکی کورد مناڵێکیوە باوەشا و خەبەریان پێدا وتیان تەواوە خانەوادەکە مردەکە. مناڵە زێنگەکەی باوەشی بەسەر پردەکەی دوا و هاورد فڕەباتە ناوەوەکە، خەڵکەکە وتی مەکە، وتی کەسم بۆ نەماگەسە و مناڵەکەی فڕدا ناوە ئاوەکە، یەک نەفەر دەگەینەکە. ئەمە قیامەتیانن. بۆیە کاکە محەممەد من بە هاوکاریە جنابەت گەرەک من زاویەکی تر بخوێنمەوە، من بۆیە لەسەر پارتی بوونە جنابە دەوێسم تا ئێستا کەسێک نەهات کە ئەو وەختە پارتی بووێت و کەسێک نەهات کە گزارشە محوەرە خورماڵمان تا ئێستا ئێمە زانیمان پارتیش هەمان ئیمکاناتی بووگە کە مابەختەی حیزبەکان بووگیانە، قناعی بووگە، دەرزی بووگە و ئەگەرە شیمیاییان زانیگە، یعنی مطمئنن کە شیمیایی ئەوە شرێت. دروستە کاکە پەیمانجان، خۆی کارەساتی هەڵەبجەیە کیمیا بارانی هەڵبجەیە کەم جار نەبوو باس کیمیایی بەکاربێنێت، تقریبا ساڵێک پێشەوە زیاتر بەکارهێنەوە، بەڵام ئێمە جەنابەت کۆمەڵێ قسەت بروژاند، یعنی هەمووی پێویست بە تەوزیح حکات، بەڵام شتەکان زۆر تۆ یەکەم جار وتت هۆکار چی ئێمە مەسەڵەن کورد بۆچی وای لێ هاتووە وانە ئەگەر بەس لەسەر ئەم پرسیارە بوەستین 3-4 ساعتێکمان پێویستە کورد بۆ هەیە. من حازرم دادگایتر بە حوسوری جنابەت بەرگوزار بکەم. مەسەڵەن یەکێک لە خاڵە زۆر سەرەکیەکان کە کورد بۆ وای لێ هاتووە، کوردستان مەسەڵەن لە جغرافیا و لە جیۆپۆلەتیکە تعریف دەکرێت بە ناوچەیەکی تامپۆنی. ناوچەی تامپۆنی لە جغرافیا و لە جیۆپۆلەتیکە یعنی ئەو شوێنەیە یا ئەو ساحەیە کە هەموو شەڕ و ململانەکانی تیا یەکلایی دەکرێتەوە. ئەگەر ئێمە بە پەیژەی مێژوە بچینە خوارەوە، من باوەڕم بە هیچ کام لەو مێژوانە نیە، سابەتی شێکەم ئاخر نەڕۆشتمە سەر ناسیۆنالیزمە عەرەبێک کە باسی عومەر بن خەتابت کرد. ئەوڵە ناسیۆنالیزم دیاردەیەکی مۆدێرنە و کەلەمەیەکی مۆدێرنی قەرنی 19ەمە، ئەمە یەک. دوو من باوەڕ کاک محەممەد بەخشی، من باوەڕم بە حەملەی هیچ عەرەبی لە سەرزەمینە ئێمە نییە و سابەت یەکەم بۆ نووسی. قەناعەتە بێن ناسیۆنالیزمی عەرەبی لە سەردەمی عەباسیەکانە بەقەد سەردەمی بەعس تند بووە، یعنی ئەبوو مسلیمی خۆراسانی بەڵێ بیستمەوە لە درۆست گشتی ئەمە مێژووە ئەگەر درۆست کاک محەممەد جا باش ئەگەر مێژوو هەمووی درۆ بێ ئیتر ئێمە ئەبێ لەمڕۆوە دەست بکەین. بەڵێ درۆیە کاک محەممەد، مێژوو پێویستی بە شەواهدی مادی هەست، بە چیرۆک و داستان مێژوو دروست ناکرێت. شەواهد بۆ نمونە تۆ ئەدەبیاتی عەرەبی ئێستا تۆ بڕۆ مەسەلەن شاعرەکانی سەردەمی جاهلی پێش محەممەد هەموو شعرەکانیان نەماوە، ماوە بەسەر چی ماوە؟ عەرەب خەتی نییە بەچی ماوە؟ حتا قەرنی 4 هیجری عەرەب خەتی نییە کە قابلە کتابەت بێت. کاک پەیمانجان ئێمە خۆمان لە کوردەواری خۆمانە، من دەیان داستان و چیرۆک و بینم لە باو باپیرانمەوە بۆ ماوەتەوە ئێستش لە بەرمە. مەسەلەن کە من باسی بۆ نمونە ئەوەی ئەبوو مسلیمی خۆراسانی دەکەم کە باسی ناسیۆنالیزمی عەرەب بە یەک دەر شعر یەک دەر ئەوەی کاتێک ئەبوو مسلیمی خۆراسانی ئەمەویەکانی تێکشاند و چوو بۆ بەغدا و بۆ لای ئەبوالعەباسی سەفاح و ئەبا جەعفەری مەنسوور ئەوانەی بنەماڵەی ئالی عەباس کە موسڵمان بووە ئیتر کۆیلە بووە، کە شمشێرەکەی تەسلیم کردن هەر بە شمشێرەکەی خۆی سەریان بڕی. شاعرێکی عەباسیەکان کە ناوی ئەبوو دەلامەیە، ئەبوو دەلامە،
ئەم پارچە شعر عەرەبیت بۆ بخوێنمەوە بۆ شتەکەم بە کوردی کە ئەڵێ عەرەبی نازانم. ئەڵێ ئەبا مجرم هل غيبت أفي دولة المنصور حاولت غدرا ألا إن أهل الغدر آباؤك الكرد. الله أبا مسلم، الله أبا مجرم، يعني أي كاب أبو مجرم، مجرم بعربي يعني تاوان بار. الله أبو مجرم تو بيستوتا خوا ناز ونعمت لسر عبدكاني خوي بقور لم لا بيدا بويتر. آيات تو عرب بأهلي غدر ونازانم ظلم وزوري أمانة زين لكاتك أجداد وآباد كردكاني تو أهلي غدر وخيانة بون بۆ مەگەر مەسعودی و نازانم ئەوانەی کە کتابەکانیان نووسیەوە هاتوون کوردیان کردووە بە نەوەی جنۆکە و شایاتینۆمانە بۆ کردویانە کاک پەیمان لەبەرەوەی کاتی خۆی لەشکری عەرەب تەنها لەم کوردستانە بەرەنگاری کراوە، تەنها لەم کوردستانە شەڕ و قەتڵ عام کراوە لە دۆڵی ئەسحابان کە ئێستا پێوترێ دۆڵی شەهیدان بە هەزارها ئەسحابیان کوشتووە. لەم بناری هەورامانی لای ئێمە بە هەزارها ئەسحابیان کوشتووە. أخيرا نيانتوانيوە خەرقی شاخی هەورامان بکەنەوە بوو چوون لە نەهاوندەوە سوڕانەوە چوون ئێرانیان داگیر کرد. لەبەرەوە ناسیۆنالیزمی عەرەبی ڕق و قین و تووڕەیی بەرامبەر بە کورد زۆر کۆنە. اینجا کەوتم کوردستان جغرافیەیەکی تامپۆنیە لە پێناسەی جغرافیا جۆپۆلیتیکا بە درێژایی مێژوو هەرچی شەڕ و پێکدادانەکان بوون هەر لە سەردەمی ئەسکەندەر و یۆنانیەکان و ڕۆمانەکانەوە کە هاتوون لەگەڵ دەوڵەتە کۆنەکانی ئێران چە هەخامنشی و چە ساسانی و ئەوانی تر شەڕیان کردووە. هەمووی لەم وڵاتەی ئێمە ئەو شەڕان یەکلایی بوونەتەوە کەش و هەر هەتا شەڕی عێراق و ئێران لە هەڵەبجە یەکلایی بوویەوە. لەنامێک شەڕی براکوژی حیزبە کوردستانیەکان لە هەڵەبجە یەکلایی بوویەوە. مەبەستم ئەوەیە ئەم تامپۆنیەتە وای کردووە کە هەمیشە کوردستان ناوچەیەکی ژێرپێ بێت، هەمیشە لەژێر زەبری کوشتن و شوێنێکە ساحەی شەڕێوەکو جەنابەت باس کرد هەر مردم خەڵکەکەی نابێت بە قوربانی. لەبەرەوە یەکێک لە فاکتەرەکانی ئەوەی کە کورد بۆ وای لێ هاتووە بە درێژایی مێژوو بە تایبەت ئێمە من ئێستا خەڵک مەسەلەن دەڵێ وڵا کورد ئێرانی نییە و نازەماری نیە، بە تایبەت دوای ڕوخانی ئیمپراتۆریەتی ساسانی من ناچم بۆ لای میدیا لە بەرۆی میدیا کۆنترە، بەڵام دەوڵەتی ساسانی کە دەوڵەتی ئاریەکان بوو بە کورد و فارسەوە دوای کەوتنی دەوڵەتی ساسانی ئیتر کوردستان ژێرپێ بوو. هەرکەس هاتووە بە ئارزوی خۆی لە هەر شوێنێکە باری خستووە بۆ خۆی لەوێ کۆمەڵە خەڵکی داناوە. ئێستا وای لێ هاتووە کورد ڕنگ و ڕووی نەتەوەی پێوە نەماوە، یعنی تۆ ئیرانیەک و هەورامیەک و کۆبانیەک و کابرایەکی دیاربەکری و یەکێک لە هەولێر و یەکێک لە مەسەلەن ئورمیە بێنە هەر هیچیان لە یەک ناچێ هیچ، ینی وایان لێ کردین ئێمە تەنانەت شەکڵ و شێوەی نەتەوەیمان پێوە نەماوە، نە زمان نە جلوبەرگ نە کەڵتور نە خواردن هیچ، یعنی وایان لێ کردین ئێستا لەگەڵ یەکیشان ناکرین لەگەڵ یەکیشان ناسازێت. لەبەرەوە یەکێک لە فاکتەرەکانی هەرتەوازایی کورد جغرافیاکەیەتی ئەو جغرافیایی کە غەدرێکی زۆری لە کورد کردووە. لەبەرەوە یەکەم شت کە ئێمە هەڵوێستەی لەسەر بکەین ئەوەیە کە ئێمە ئەبێ جەنابەت باسی شار و گوندت کرد، فعلەن خۆی مێژووی مرۆڤایەتی لە شاران نییە، شار تازەیە، مێژووی مرۆڤایەتی لە گوندەکانە. ئێستا بڕۆ مەسەل لە هەر وڵاتێکە شوێنێکا بگەڕی پاشماوە تاریخی و مەسەلەن شارستانیەتەکان هەمووی لە لادێکوش بڵێن گوندە کۆنەکانان. لەبەرەوە ئێمە لە ڕووی جغرافیەوە غەدرێکی گەورەمان لێکراوە هەتاکو ئەو جغرافیەمان ساغ نەکەینەوە ئێمە ناتوانین باز لە مێژوو بکەین. ئێستا مەسەلەن کە جەنابەت باسی ئەوەت کرد دێنەوە سەر هەڵەبجە، بەڵێ ئێمە هەمومان دەمانزانی کە حیزبی بەعەز درەندەیە، حیزبی بەعەز بە تایبەتی لە هەڵەبجە بۆ فرسەت دەگەڕێت و دەمانزانی کە ڕەنگە لە کیمیاویش خراپتر بۆ هەڵەبجە بەکاربێنێت. کاک محەممەد ببەخشە من معزەرەتم هەست ببەخشە کاک محەممەد جنابەت بە تاریخێکە هاتی کە خروجیەکەی ئەبێ بەمەی کە ئەم ئەحزابە کوردیە مەعسوومن چارمان ناچار ئجازە فەرمونون کاک محەممەد ئجازە فەرمونون یەک لەو تاریخەی کە جنابە بەحس کرد من نە باوەڕم پێی هەست نەقبولی ئەەکەم وەڕەدی ئەەکەمەوە بە دەلیل ڕەدی ئەەکەمەوە. من نە باوەڕم بە حکوومەتە عەباسیان هەست
نەباوەڕم بە حملەیە عەرەب هەست، نەباوەڕم بە ئیمپراتوریەتە عەرەب هەست، مشتێ پرتۆکە جەعلە کۆمپانیە هێندە شەرقی و چاپ مەسر بەلای منەوە مشتێ توڕەهاتن و من 1800 ساعت لەسەر ئەمانە قسەم کردنە و ئیستێشە بە جەنابە بە چوار پرسیار سابەتی ئەەکەم کەوانیە. ئەوەڵەن ئاغاگیان ئێمە تووشە ئاناکۆلۆنیزم بووگین جەنابەت ئەفەرمی مێژوو لەسەر تەمەدونە چی پێژن لادێس و شار نییە. هەر لەو منتەقەی شارە زورە کە جەناب و ژیان ئەەکەی بگەڕێرەوە بۆ شعرەکەیە ئاغایە مادام لە لای ئێوە شعر حجەتە شعر بووگەسۆ حجەت بووگەسۆ معجزە یەکسەرە هەرچیشتە ئیسبات یەکات بێڕێ شعرتێ. ئەوڵەن شارە زورت هەست شارە زورمان خۆ نییە هەستمان نیێسمان شارە زور تعریف شار لە سەرزەمین و کوردەوارە بە تەمەدن و کوردی فەرقەکە، یعنی منتەقەیەک حەوزەیەک لە تەمەدن کە لەگرا حەوزەیە سیاسیە، حەوزەیە اقتصادیە، حەوزەیە علمی ئەدەبیە و حەوزەیە زانستە. ئەم حەوزە حتا سیستان ئەڕوا شارە زور یا مەسەڵەن ئەژێ بۆ خۆم دەڕۆم بۆ سیروان بۆ ناو شارە هەورامان شار کەلەمەکەی فەرقەکە لەلای ئێمە جا با بێ مەسەرە ئەو تاریخی کە ئێوە بەستان کرد بەرەو ئەگرا کێشاندتان. ئەوەڵەن تاریخ احتیاجی بە شەواهدە مەدی هەست و بە قسە و چیرۆکە پادشاهان و مشتی داستانە تکراری ڕەح بە جێگەیەک ناوات و بە مشتێک گەردەن کەشە یاخی ڕەح بە هیچ کوێ ناوات. ئیجازە فەرمواغیان ئێمە تووشە ئاناکۆلۆنیزم و زەمان پەریشی ناوین. من دەسە تۆ ئەگرم و تۆ ئەکێشێنمەوە 300 ساڵە پێش ئەتکێشێنمەوە 300 ساڵە پێش نەئیستە 300 ساڵە پێش. هەر لەو منتەقەی هەورامان و خرپانیە کە جەناب و زندگی ئەەکەی مردمانی خەریکن زندگی ئەەکەن لە تەوایف جۆرا و جۆرە لە جاف و لە هەورامی و لە چوزانم ئەوانەی کە شوێناسی و هەر کامیان بەسەر دۆڵێکا حاکمن دۆڵ و ناوچە و تۆ لەگران نەتەجەموعە سەروەتت هەست بە سوورەتە زێڕ و تەڵا نەمەرکەزە تەجەموعیەکی گەورەت هەست وەکو شارێکی گەورەی ئێستا وەکو هەڵەبجەک 70,000 نەفەروێتەوە بێ بیگری و بێژی هەڵەبجەم گر و دنیام کرد. هەر لەشکری هاتوێتە سەرزەمینە تەکە عەشیرە بە عەشیرایشێ شەڕکە. یعنی مثال دەم لە سازان شەڕکە بڕواتە مەڕەخێڵ لە مەڕەخێڵ شەڕکە لە مەڕەخێڵ بڕواتە نەوڕۆڵی لە نەوڕۆڵی شەڕکە لە نەوڕۆڵی بڕواتە بەوڕۆڵی لە بەوڕۆڵی شەڕکە. هیچ عقلێکی سەلیم هەمچین لەشکرکەشیە لە توولە تاریخە ئەنجام ناداد و نایکات. تۆ ئەگەر بۆ تاڵان و فتح و فتوحەوەی بۆ مرکزە تەجەموع سەروەت و تەجەموع جەمعیەت ئەڕۆی لەگرا نە تەجەموع سەروەت موجودە نە تەجەموع جەمعیەت موجودە. حملەی عەرەب تڕەهاتە مطلقە و ئەسڵەن معنای نییە. و ئەمما بابێنە سەر خلافەتە عەباسیان ئاغاگیان دوور نادووەم بچۆ عەکسەکانە بەغای ساڵە 1805 تەماشا بکە. تۆ یەک ئاسارە مادیت ماڵە بەرپردێک بەسەر دجلە و فوراتە لە بەغانیە کە ساخت عەباسیان بێت. یەک ئەشکەوتت نییە یەک مسترا و کەناراوت نییە کە نشان لەم تەمەدونە عەزەمەتە ئیسلامیە بات. تۆ چواردانە کاروانسەرات نییە ڕێگەی بازرگانیت نییە کە نیشان بدات تۆ کاکەگیان وەختی ئێژی سوڵتانی حکوومەتی کرد ئەم سوڵتانە ئێشێ بە مەرکەزە تەجەموعیە و حکوومەتی کردوێت. ئەم مەرکەزە تەجەموعیە ئیدێتیا زندگی بکەن ئیدێتیا کشاوەرزون ئیدێتیا پیشەوەرون یعنی ئاسنکارون ئەبزار دروستکەن یعنی جۆڵاون بتوانن کالا تۆلید بکەن. تۆ بازاڕت بنە کە تا بتوانێت کالا مبادڵە بکرێ و پوڵ پەیدا بێت تا ئەم پوڵە دەوڵەت خەراجی لێ بگرێت سوڵتان خەراجی لێ بکرێت و خەرجە سەربازی بکات ئەمنیەتە ئەمانە تەئمین کات بۆ خۆی کاخ و کۆشک و ئەمانە دروستە. بۆ ئەمە وەزایفی بۆ دەوڵەت تعریفەکرێتەوە. دەوڵەت ئێشێ ڕێگەی بازرگانی دروستکات تا کالا بێت و کالا بچێت بەرهەم بێت و بەرهەم بچێت. تۆ وەختێ بەهێسر وەختێ بە حشتون بازرگانی ئەەکەی بە ئیلتیجای هەر 15 کیلومتر ئێستا ئێمە مەسەڵەن جەنابە لە هەڵەبجەتێتە دەرو تا سلێمانی بڕۆی 15 قاوەخانەی لاڕێ هەست توالێت ئەچی نان ئەخۆی استراحەتەکەی تا ئەگەیتە سلێمانی 2 ساعت ڕێگەز بەماشی. تۆ کاروانێ ئەکەوێتە ڕێ گەرەکی بڕوا بۆ فلانە جێگە ئیشی کاروانسەرات بە هەر 15-20 کیلومتر دانیاوێت هەر 30 کیلومتر تۆ بێژە ڕۆژێ 14 ساعت یا دەڕەوی
تەوەجۆکەی تا حشتەکە بتوانێت کابخوا یۆنجە بخوا استراحەتکە شەو بخەفێ کاروانچیەکە هەروە تۆ ئێشێ تەمین ڕێگەت کردوێ عزیزم تۆ ئاسەوارە هیچ کامت لەم سەرزەمینان نییە چۆن ئیدعاکەی لەگرای ئیمپراتوریە گەردەنکەش موجود تۆ ڕەهاتە مطلقە اجازە بدەن شەواهدە مادی گەرەکە تاریخ ئەو ئەبوو مسلمە خوراسانیە گشتی جعلی یەهودە ئەمانە گشتی جعلی یەهودە ئەمانە گشتی کارە ئیمپراتوریە هەندە شەرقیە تۆ ئیمپراتوریەتە سەفەویت هەست ئیمپراتوریەتە سەفەوی لەسەر شیعە دانریاگە مهمترین جێگەی تەرویجە شیعە مسەلاس یا حوسێنیەس تۆ یەک مسەلات کە بگاتە عەسر سەفەوی لە ئێرانە نییە یەک مسەلات نییە کەم ئاغا ئەحیانەن تەرویجە تەشەیعیش بکات چ بڕست تۆ یەک مستەراوت نییە پادشای سەفەویتیا دانیشتوێت و دەفع حاجەتی کردوێت چ بڕسێت بە قەسر و قسوور و گەردەنکەشی و ملکەشی تەوەجۆ فەرمووی و ئەمما بگەینە عوسمانی 700 ساڵ دەوڵەتە عوسمانی یەک دەفتەرە ماڵیاتی نییە کە ئەم ئیمپراتوری عەزیمەی بەچی بەرگەسەڕێوە بە خەراج بە باج دەی حاکمێکە لە فڵان جێگەوگە خۆ بە ئەساسە لیست ئێشێگرتوێتی دەفتەر و دەستەکی گوێ ئەم ئیمپراتوریەتە بە تایبەتی دوای سوڵتان سولەیمانە قانونی کوا دەفتەرە ماڵیاتی ئەمانە نێسیان ئیمپراتوریەتە عوسمانی ئیمپراتوریەتە ئەسکەریە ئیمپراتوریەتە عوسمانی نایژێ چەند ئاسنگەری بووگە جبەخانەکەی لەکوێگە چەند قەبزە ئەسلحەی سەرپڕی بووگە نێسی ئامارە ئەمەی نییە وەلێ مەدفوعە پێغەمبەری ئیسلام مدفوع پێغەمبەری ئیسلامی لە موزەی تۆپقاپی دانیاگە محاسنە پێغەمبەری ئیسلامی لە موزەی تۆپقاپی دانیاگە ناتوانێت بێژێ 180 ساڵە پێش ئیمپراتوریەتە عوسمانی چەند قەبزە ئەسلحەی حەسەن موسای سەرپڕی بووگە تاریخ یعنی ئەمە کاک محەممەد ئەنی زندگی اجتماعیە مردم تاریخ یعنی وەختی تۆ واردەوێ و گەردەنکەشی هاتوو شمشێرکێشی کردو تۆ تا ئێستا لە خۆت پرسیکتە بۆچی فیلمە سینەمایی دروستەکەن دەرمەوردە ئەم شاهانە گشتی ئەوە نە حەرەمسەرا و سێکس مثلا فيلم دروسة كان حريم السلطان در مورد گردن كشي سلطان سليمان قانوني ولي ايوانا ناوي حرم سراكي جن بازي و سكس و داستانه چپل السكسي بو خاطري تو بسكس اگيري وتو بوا باور اكي سلطان سليمان بوغا سؤال ناكي كوا دفتر قانوني دفتر مالياتي اغاي سلطان سليمان قانوني موجود نيه نيسي أم إمبراطورية بورتو متراقة لذا أمانة كاك محمد بابزاني اتفاقات سياسة صال الرابردون لم سرزمين إيمة بتكية وبخانقة تكايا مسلمان بوجين بالشيخ وشيوخ مسلمان بوجين يهود مسلمان ماني كرجا عرب مسلمان ماني نكرجا بحملة عرب مسلمان نوجين وإيمة لسرو لآخره أروي لسرو إيمة بدو تاريخ مسلمان كرياجين بطريقة وبحقيقة نبى شريعات نبى معرفة توجهك كاك محمد بوي أم تاريخي كهاورده بعدش إما قوميين كاك محمد إما قوم كردين جناب لناي مبارزاتك أو جبناي مبارزات كردي يقدر تعريف كردانية كرد كيس هر كسي جرب كيسي شر هويتي كان لأوله إشي بيجي خوي كيس يودا بيجي دجمنك كيس من كيم دجمنم كيس تعريف كاتو أكو غبورة من رسم من ما نازن دنگم ديت بله دنگتان تيت وتصويرش تان هست دي باشا زاني شون كاك ايمان وكو باس مانكر امانه هويري او كيشن عقدة ايخ يعني كجنابة باسية كي اما اگر كيشك هر امس اغيان كيشك هر امس ناخو من هميشه وتوما تاريخ لحكاية الروايات ابيت جابك ريتو تاريخ لسر اساسي وەکو جەناب دەڵێ بەڵگە و مستەمسەکات بەڵام کە ئێمە باز لە تاریخ دەکەین خۆ هەر لە خۆ ناڵین ئەمە بێژووی کوردە وا بۆ ئەمە بۆ کە ئێمە باز یعنی زۆر دوور نەڕۆین زۆر دوور نا هەندێک شت هەیە کە تەنانەت باو باپیرانمان لە بیریان قوربانگیان خۆ مەسەلەی عوسمانی و سەفەوی باو باپیرانە جەنابەت قوربانگیان ناگاتە 180 ساڵە پێش ئەزانم مەزانمە بەسم مەبەز کە یانی عوسمانی سەفەوی ئەگەر وەکو کۆپیەک یا وەکو وێنەیەکی ئەو ئیمپراتۆریەتانە وەرگرین هەر لە زیهن و زاکرێوانە بۆ ئێمەیان نەقڵ کردووە کە ئەمانە خەریکی چی بوون و چۆن تەسەڕوفیان کردووە جەنابەت باسی دەفتەرداری و ئەمانە کە خۆ قوربانگیان مردمی 500 600 700 ساڵ وەکو ئێستا نە ئینتەرنێتی هەبووە نە فەیسبوک هەبووە نە تابعە و ئەمانە یەکەم چاپخانە کە جەنابەت بزانی کۆتەنبەرگ ناسم لە ساڵی 1650 قرني حفظه بله كبروا أمانة تاريخ إمبراطوريات كان إمبراطوريات
کۆمەڵی خەڵکی هەمەجی بوو ینی تۆ تەماشای مەغۆل بکە ینی تۆ ئەڵی باوەڕم بە حملەی مۆغوڵ نییە نێسم وە تەنوچینە چەنگیزیش قبری نییە باشە جەناب بەسەر باوەڕ بە مێژووی عەباسی نەبێ و بە فەتحی عومەر باوەڕ بە مەغۆل نەبێ و عوسمانی نەبێ و سەعدی نەبێ باشە پرسیارێک دێتە پێش ئێمە ئێستا چی بکەین بۆ دقیقاً پێناسەی خۆمانمان کردووە کاکە محەممەد ئەجازە فەرموو ئەم دادگا هەر لەو ئیلتیجا خەریکە ئەڕوا کاملەن دروستە جا من دەمێکە ئەوم وتومە کورد ئەبێ پێناسەیەکی تازەی خۆی بکات جەنابەت ئێستا دەڵێن من ئێستا هەر لە فەیسبوکەکەم بگەڕێ 6-7 ساڵ پێش ئێستا لە فەیسبوک من ئەوم نووسیوە کە کورد نەتەوە نییە کورد ئەبێ ناوێکی تازە لە خۆی بنێ لە باشترین حاڵەتا کورد گەلە گەل چکە نەتەوە ینی شتی مقاوماتی خۆی هەیە ئەوانە لە کوردانیە وەکو ئەرزم کردی ئەگەر عینەیەک وەرگین لە هەندێک منطقەی کوردستانی جیاواز وڵی من و تۆ ئەگەر جەنابەت بە لەهجەی خۆت قسە بکەی منیش بە لەهجەی خۆم قسە بکەم برادێکی هەولێریشمان لەگەڵا بێ لەگەڵ یەکێکی زازاکی هەتا بەیانی دانیشن کەسمان نازانین باسی چیەکەین ینی یەک کەلیمە لە یەکتری تێناگەین لەبەرەوە ئێمە پێشەکی بێ پێناسەیەکی خۆمان بکەین ئەمە یەک دووەم جەنابەت کە باسی کەیسی هەڵبجە ئەنفالەکە ئێسا ئەگەر مەبەستان ئەوەیە کە ئەم کەیسانە بجوڵێنن یا بیانکەن بە دۆکیومنت و لە ناوەندە جیهانیەکان ئیشیان لەسەر بکەن ئەوە مەسەلەن من خۆم یەکێکم لەوانەیە وەکو ئەرزم کردی لە ناو واقعی کیمیابارانە هەبووم ئەتوانم مەسەلەن ئەوەی کە بە چاوی خۆم بینیومە جەناب دەڵێ حیزبە کوردستانیەکان مەعسووم بوون من ئەڵێم نەخێت من هەمیشە وتومە ئەگەر ڕۆژێک دادگا بێ پێش دژمنەکانمان خۆمان دادگایی بکەن لەبەرەوەی ئینسان ئەگەر خۆی دەرگا بۆ دژمنی نەکاتەوە دژمن ناتوانێت بێتە ژوور بەڵام لە هەمان کاتا ئێمە ملەتێکی چەپێنراوی فشار لەسەر خراوین هەمیشە ئێمە ئایا کورد بە حیاتی چۆتە سەر بەغدا چۆتە سەر تاران چۆتە سەر ئەنقەرەیە دیمەشق کاکە چی بکەیت ئەوانە هاتوون هەمە گیانە زوڵم و تەعدا و ئەوەی کە مرۆڤایەتی پێی ناخۆشە بەرامبەر بە ئێمە ئەیکەن ئێمەش جەناب دەڵێ ئایا ئەجندا و بەرنامە و نازان پرۆژەتان هەبوو ناوەڵا نەماندووە بۆچی لەبەرەوەی شۆڕشەکانی ئێمە نازانم ئەوەی پێوترێ شۆڕشە ڕاپەڕینە کوورە هەر شتێکەیە هەمووی ئێمە پەرچەکردار و وەکو چۆن بڵێ کاردانەوە بووە لەبەرەوە نەمانتوانیەوە خاوەنی پرۆژە و بەرنامەی خۆمان بین بەڵام ئەوەی کە گرنگە و هەم کارە ساتیشە لەم قەرنی 21 ئێستا ئێمە بەشی دوو شۆڕشی جاران بەسم تەنها خەڵکمان لە ئەوروپا هەیە خۆم گلەیم لەو خەڵکە هەیە تەنها ڕەوەندی کوردی لە ئەوروپا ئەتوانێت شۆڕشی گەورە بکەن بەڵام لەوێ وەکو پێویستنیە ئەمە لێرە خۆمانین ئێمە جاران لە هەموو کوردستانی باشوورە باوەڕ ناکەم مەسەلەن 4 مامۆستای زانکۆ یا 10 دکتۆریا ئەوە نەبانە ئێستا بڕۆ لە هەر شارێکە لە هەر گەڕێکێکە بەدەیان دکتۆر و ئەندازیار و نازانم خاوەن بڵێن شادەی بەرزبەرز و خاوەن خوێندەواری زۆری هەیە بەڵام ئێرادە و غیرەتمان نەماوە هەمومان کوردگوتەنی دەستمان گرتووە بە کڵاوەکەی خۆمانەوە ئێمە لێرە ئەو پرسیاری کە پێویستە بیکەن لە جیاتەوەی وەکو جەنابەت تاماشت پێکرد بچین حکایەتی تاریخ بخوێنینەوە و ئایا ئەوە ڕاست بۆ یا وانە بۆ یان وا بووە مهمەوەی نەتیجەیەکمان لە بەردەستە ئێمە ئێستا ملەتێکین ئایا گەلین نەتەوەین ملەتین هەرچی ناوی لێ بنێن خۆمان ئێمە کۆمەلگایەکین بەڕاستی ئێستا ئەگەر ئەلبەتە من ئەمریکا و ئەوروپا ئەمانە بە ئیستعمار بە ئیمپریالیزمیان دەزانن بەڵام دڵنیای من دڵنیام و ڕەنگە جەنابیش هەر هاوڕان بی ئەگەر ئێستا عێراق ئێران تورکیا سووریا وەزائدەن دەوڵەتانی عەرەبی ئیسلامی ئەگەر کورد ئەمریکا و دەوڵەت تەزلهێزەکان بەجێ بێڵن باشە یعنی بە تەسەوری جەنابەت ئەم جارە ئەنفالێکی زۆر خراپترمان ناکەن کاک ئەنفال کراوین دەبێکە بەڵێ ئەنفالێکی زۆر لەسەر ئاستی هەر 4 پارچەی کوردستان ناکرێت ئەمە پرسیارین کاکە محەممەد با من جواب بە سوالەکانی جناب بدەم من فکرەکەم ئێمە دادگایەکی پڕپیت و بەرەکەتمانە بێ بە حوزوری جنابەت بە شەرتێ بەردەوام تەشریف بێتە ناو دادگاکان با 6 جەلسە بێ 7 جەلسە بێ با ئێمە جارێک
چی پێژن بێژەنگێ بکەین لە عەقڵە سەلیمە خۆمان، چون ئێمە گەرەکمانە بزانین چیمان لێ خۆمیاگە بۆ وامانە پێهاتکە. تەوەجۆکەی خب با بگەڕێنە سەر ئەم مەسائلەی کە جەنابە مەترەحە کرد. من نوکتە سوالت لێ ئەەکەم تا بگەین بە یەک سری مەسائل. کاک محەممەد جنابەت حتمما ئەزانیت کە ئێمە لە ناوە سەرزەمینە کوردەوارە جەمعیەتێکی یەهودی ئاسووری ئەرمەنیمان بووگە. ئەمە دروستە یانە؟ بووە بڵێ. بەڵێ ئەمانە گشتیان زوانی ئێمەیان زانیگە، یعنی ئەگەر یەهودی لە هەورامان بووگە لە تۆ خاستر هەورامی قساکە، ئەمیشە دروستە ڕەحمە لە دایک و باوک. پس بە پانتایی ئەم سەرزەمینە یەهودی و دیگەریەک وا لە ناوی سەرزەمینە ئێمە کە زوانە من و تۆ ئەزانیت، دروستە؟ من ئەزانی بە کوێرەکمە بدگەێنم، ئەزانی ئۆسای داسانە چیرۆکوتن کێس یەهودی ئۆسای داسانە چیرۆکوتنە، بۆیە چیرۆکی مەسیحە بۆ ئێژێ، چیرۆکی ئیسلامە بۆ ئێژێ، خۆی بۆ تێژێ ئەم چیرۆکانە. بەڵێ خب بابێنە سەر ئەمەی کە وەختی ئەگەیتە سەرە سەفەوی تۆ ئەگەر داستانە حیاسە خاسە هەز گێسکەکەی حیاسە خاسە هەز کە غوڵام حەڵقە بە گوشە سوڵتان مەحموودە قەزنەوی بووگە، ئەمە داستانە یەهود ساختەس کە بڵاوی ئەکاتە ناوە مردم. تەبیعەتەن مردم کەس ناوەڵێت و حەز بە داستانەکە، نە عەسرە ئینتەرنەتە نە شەبەکەهای ئیجتیماعیە، مردم هەست و سەدانە چیرۆک کە گشتی ئەیزانێت و ئەم چیرۆکە تکرارەکەتێت. چی چیرۆک سازیەکە؟ یەهود. بزانە مەشاغڵە یەهودیت پێبێژن: کاسبیکردن، خەتەنەکردن، گۆرانی وتن، مەجلسە زەماوەندگەڕان، دکتۆریکردن، پزیشکیکردن، حەکیمیکردن کاری یەهودە، مەلاییکردن، نوشتە نووسی، ڕەماڵیکردن کاری یەهودە. لە سەرزەمینە ئێمە بە درێژایی تاریخم کارەیان کردنە، تاگرا خۆ مشکڵمان نییە. ئەمە گەرەک ئەزانی جواوەکی بەمەوە جواوە ئەدەبیاتە شەفاهیە بەمەوە کە ئەنەهوو مەسەڵەن داستانێکمان بیستکە دەرمەوردە گێسکەکەی هەیاسە خاص. ئێمە نازانین ئێمە چون فکرەکەین ئەم داستانە وە زوانە خۆمان مەترەحەکرێ هەنە خۆمانەوە واقعیەتە تاریخیان نازانین، دوژمن مینی بۆمان دانیاگە و خەوەرمان نییە. ئەمە نوکتەی ئەوڵ بوو. ئەمە خانەشە من لە کورد نە میلەتە نە قەومە، کورد ئومەتە، کورد خصلەت، یعنی لە چۆنیەتی ئینسان وەختێک خۆی لە بەرامبەر تەبیعەتە ئاوێنێتەوە خۆی تعریفەکە، لە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەیەتە کە جیهانە کورد وا خۆی تعریفەکاتەوە. کورد ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ جیهانە هونەرمەندانەست، یعنی ئێژێ ئایا ئەتوانم قاڵبێکی تر لەم جیهانە دەربێرم، ئایا ئەتوانم؟ و بۆ ئەوانە داستانم هەست. خلاصە کۆتا تعریفی لە کورد بکەمەوە، کورد یعنی ئینسانە مخەیر، ئینسانە دارای اختیار کە سوڵتەپەزیر نییە و توقیانگەرە، سوڵتەپەزیر نییە و توقیانگەرە. ئەم سەرزەمینە ناوی کوردەوارە، هەر کەسی زوانە دایکیە خۆی هەست، تالشی، مازەنی، ئەرزم بە حەزور جەنابەت بەلوچی، جافی، هەورامی، لەرکی، زازاکی، بادینی بگرە تەمامە ئەمانە ئەمە زوانە ئومەتە کوردیە. وەلی وەختی تینە سەرە کەتابەت بنووسین ئەوەی کە داناس وەگەرێکی بنووسێت زوانە تایبەتێکی هەست. ئەم زوانە ناوی گۆرانیە. گۆران یعنی گوڕان، یعنی ئەوەی کە گۆ ئەڕانێت، یعنی جەهەن ئەڕانێت، یعنی بە دانایی خۆی ئێڕانێت، کەواتە زوانە دانایی کوردی زوانە گۆرانیە. گۆرانی نە تایفەس نە عەشیرەس نە ملەتە، گۆرانی زوانە دانایی کوردیە. ئەو وەخت تۆ لە مەفاهیمە زوانە دایکە کە تێتە دەرەوە ئەڕۆیتە ناوە مەفاهیمە ئینتزاعی، مەفاهیمە ئەبستراکت، ئەو وەختە گۆرانی تێتە دەرەوە. مەسەلەن بەیانی لە بەیانیە ئینتزاعیە ئەوێت و فەردا تۆجۆ بکە لەم کەلەماتێ من یەکەم. سەحەر فەرقەکە لەگەڵ بەرەبەیانە زندگی اجتماعی فیزیکی مادیە، سەحەرە معنەوی و ئینتزاعیە. ئەگەر تاگرا تێگەیبین ئەو جار ئەگەینە یەکچێت تۆ لەکویت، تۆ بەلوچویت،
تۆ دەریبیت وەختی ئەگەیتە پایە نووسینە تەفەکرات خۆت بە زوانە گۆرانی ئەنووسی بەڵام وەختی زوانە دایکیەکەت بە لەوێت حروف ڕەبتەکەی وا ئەستفادەکەی هەورامیوی جە ئەستفادەکەی جافوی لە ئەستفادەکەی لەپی ژە ئەستفادەکەی ماڵ ڕوخساڵی ژەغەوسە ئەبروان تیری بە جەرگم ئاشناو کردن جا ئێستا اتفاقێکە کەفێ لە 150 ساڵە پێشەوە و بەرەبەرەکە نەحلە ئەگرێ بەرەو دروستکردنە دەوڵەتە مۆدەڕن و قەبارەیە تەفکیکە سەرزەمین لە کوردەوار لە ژێرە 4 دانە سیستەمە ئەسیا 4 دانە کۆرپۆریشنە بەناوە دەوڵەتە ئێران دەوڵەتە تورکیە دەوڵەتە سووریە و دەوڵەتە عێراق اتفاقی بکەوێ زوانە گۆرانی ئەکوژن تا زوانە یەدیشە جوولەکە یعنی زوانە مەخصوصە جوولەکەکان تێتە بەرەو ئەم زوانە ناوی چییە دزیە لە گۆرانی و دروستکردنە متونە کە ناوی ئەنین زوانە فارسی تەوەجۆکەی لەگرا چی سەردەتێرێ ئاغایەک بەناوە فەسۆن جوولەکەیە مەسیحیە ئاڵمانی ئامریکاییە میسێنەر کە تێتە مەهاباد زوانە کوردی بۆ ئێمە اختراعەکە ئێمە زوانی کیشمانەز بە ناوی کوردی وەێ هیچ زوانێک لەگرا ئستانداردە زوانە کوردی نیە ئەو ئەچێ لەهجەی موکریانی ئەگرێت زوانە موکریانی ئەگرێ و ژێمە زوانە کوردیە گرامەری بۆ ئەنووسێت و هەر ئەوە کە جوغرافیای کوردستان دروزەکە و ئێمە ئەکاتۆ قەوم ئێمە ئەوینۆ قەوم لە مەفهومە گەورەیە کوردی تێنێ دەرەوە و ئەوینۆ قەوم جا تەوەجۆ بکە ئەکسەریەتە مردمە ئێمە کۆچەریە وەختی وا بووگە عێڵ کۆچی کردگە 1500 کیلومتر بۆ چۆن ئەوانەی کە کۆچەرین لەگەڵ تەبیعەتە و لە سەروەتە تەبیعەت ئەستفادە ئەەکەن تەبیعەت نابود ناکەن مەسەڵەن کە حیوانەکانیان ئەوەنە ئاڵف جەڕێ ئەوە نە لەوەڕێ حیوانەکە کە ئاڵفەکە بنبەر نەکرێ لەذا کۆچی ئەدا بەرەو نقطەیەکی تر پس مەسیر هەست تا 2000 کیلومتر 1500 کیلومتر عێڵ کۆچی کردگە و چووگە جا تۆ لەم سەرزەمینە کوردەوارە لە کەراچی و حتا کەنارەکانە مەدیتەرانە ئەوەی کەوتوێتە ناوە ئەم بەشە قەومیە کە فەسۆم نەخشەکەی کێشاگە و زوانە ئەمانە قسە بکە بێژە کۆچ دریاگەن ناگەهان تۆ کوردە قەومی ئیتنیکیت لە خوراسان هەست ناگەهان تۆ کوردە قەومی ئیتنیکیت لە شیراز هەست چون زوانەکان وەسە زوانە منتەقەی کرماشان زوانەکان وەسە زوانە منتەقەی ورمێ وەێ تۆ ئەگەر لێ بکۆڵی تۆ مەسەڵەن زوانە سیوەند زوانە سیوەندی تۆ وان لای کازرونە بۆ من ئەم قساکەم ئێمە دۆخەوایەکمان بۆ دروستکریا لەژێ بخارا و خوشتەر بووەت ئەز لۆگەر خداوەندا دانی لۆگەر وە لە لای کابۆلە بخارا و خوشتەر بووەت ئەز لۆگەر خداوەندا دانی وەلی کورد نەشکی بەر ئەز دووغە بیابانی تەوەجۆکەی کاکەگیان ئەمە سەرنومەلەکەی من و جا ئێستا با بگەینە سەر ئەمە تۆ گەرەکتە دەوڵەت دروستکەی دەوڵەت هیچێک نییە بێجگە لە سیستەم نەوێ سێ سیستەمە ئینتزاعیە یەک بازاڕە دوو بوروکراسیە سێ ساختار دەوڵەتە کە بە سوورەتە موسسات تێتە خوارەوە تۆ بۆ ئەوەی حکوومەت بکەیتە سەرە مردم شارت گەرەکە ئێشێ شار دروستکەی تا تەنفیزە قەوانین کەی تا شەهروەند معنا پێیاکە تا تۆ بتوانی بە موسساتت حکوومەت بکەیتە سەری لە 300 ساڵە ڕابردووە لە سەرزەمینە ئێمە شروع ئەکەن بە خواردنە ئێمە حەک ئەکەن با من پێت بێژم داستان چیە کاک محەممەد ئێستا لە لای ئێوە جەماعەتێک کاکەیی هەنوانیە وانە ئەوڵەن با بزانی یاری سیستەمە حکوومەت و کوردیە دین نییە ئەمە چی ئێژێتی ئەمە مەفاهیم ئێژێتی کەنسەپتەکان کە بەجێ ماگەن ئێژنی تەوەجۆکەی و ئەمە حەک ئەکرێت ئەم سیستەمە ئیجتماعیە حەک ئەکرێت ئێژێ سەرهەنگە دەودان ئەز هەنامە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئاینە کوردان ئاینە کوردان چییە؟ ئەی بۆ نهایژێ مەگێڵم پەڕێ زەرتەشتی زروانی یەهودی ئیسلامی ئاینە کوردان ئاینە حکوومەتداریە مەگێڵم پەرێ ئاینە کوردان ئاینە حکوومەتداریە تەوەجۆ ئەفەرمووی لەگرا تۆ ئەفەهمید
کە ساختاری یاری کە من ئەمان مەگشتی بەحس کردە جامعی کوردی چه شکلی بووگە بە زوکور دانایەن تێتەبەرەوە خب تۆ لە 300 ساڵ ڕابردووە حەک ئەکرێ بە حزورە کێ بە حزورە مەولانا خالد نەقشبەندی کارمەندە کومپانی هەندە شەرقی ناگەهان ئەیوەنە هەندوستان تێتۆ بنکەیە نەقشبەندیە داهەنێت وە قادریە لە خۆی و مەدرەک سادرەکە خەڵکی بڕوابێتۆ خەلیفە بنکەدانی یەکی لەوانە ئەو سەلامە بارزانە تۆجد کراغەگیان لەبرا ئێمە ئیسلام واتێتە ناومان ئاغەگیان هاوکاتە لەگەر مەولانا خالدە نەقشبەندی تۆ زهور سەی حەیدەرە حەیدەری تەزبەناوە ئاسەی براکە ئاخنزاکە زاتە خاوەنکارە تەکێ حەیدەری تۆ هاوکاتە لەگەڵ ئەمە زهورە عەلی محەممەد باب و فرقەیە بابیەت هەست لە شیرازە تەوەجۆ گەیاغەگیان دەست خۆشکات پەیمان مۆزوعەکان زۆر تێکەڵ و پێکەڵ بوون ینی هەر شتێک من تێکەڵ و پێکەڵ نەبووگن چون کاک محەممەد ببەخشە چون تۆ سنگومەن و بەدەسەوە نەوێت چون سنگومەن و بەدەسەوە نەوێت اشتباکەی تۆ بە من ئێژی ئێمە تئۆریمان نەبوو دەی چۆن شۆڕش بووی جنابەت ئێژی ئێمە دەرفعل بووین واکنش بوون بە کێ کاکە ئێوە کێ تەسبیحتانی کرد دەوڵەتە ئێران کە من وتم واکۆنشی تر دیارە معناکەی بەرحاڵ مەسائلی دینی زۆر جیاوازە لە ئەوەی کە ئێستا باسمان کرد تۆ گەر باس لە دیان بکەیت تۆ مەسەلەن لەوانەیە ئەو دەور و کاریگەری و ڕۆڵەی کە دین هەیە لەسەر ئەرزی واقع لە کوردستانە ئەوە بڵین بابەتێکی جیایە ینی تێکەڵکردنی من ئەم شەو پێم باش بوو پێم خۆش بوو چکە ئەو برادەرە کە منی ڕاستپارت علاساس جەنابتان وەکومە خاتیمەیەک کاتمان زۆر گرت لە ئەوروپا وەکو دادگا بۆ هەڵەبجە و بۆ ئەنفال و ئەمانە یا دۆسیەکتان کردوێتەوە یا بە تەمای دۆکۆمنتکردنن ڕاستیەکەی من زیاتر بۆ ئەو مۆزوعە پێم خۆش بوو کە بە خزمەتی جەنابەت بگەم جا لەو بوارەیە مەسەلەن نەک ئێستا هەر کاتێک هەر پرسیارێک یا هەر شتێک کە پێی متعلق بێ بەو مۆزوعەوە ئەوە من لە خزمەتانە بەڵام مەسائلی ئەم باسکردنی شێوازی تاریخ و دین و نازەمەوانە بەڕاستی کۆمەڵێ مۆزوعی زۆر تێکچەرژا و ئاڵۆزن ڕەنگە ئەو قەناعەتەی لای جەناب لای من بە شێوەیەکتر بێ لای یەکێکتر بە ئەوە بە کورتی کاری ئەم لایڤە نییە لێرە ئێمە بتوان قسەی لەسەر پێین یا ئەوەندە درێژێ بدێنێ من داوای لێبوو نەکەم چکە کاتمان زۆر لە یەکتری کرد لە کۆتاییە ئەوەی کە ئەرزی جەناب دەکەم سەبارەت بە ئەسڵی مۆزوعەکە کە بۆی دانیشتین هەر شتێک کە بە من بکرێت پرسیارە مەسەلەن پێداویستی هاوکاری شتێکەیە ئەوە لەو بوارە من ئامادەم و خزمەتتانەکەم و زۆر وەکو واجبی سەرشانی خۆم ێزانم کاک محەممەد جەنابەت لوتفت کرد دوای ئەم دیبیتە کە ماندوو بووی وە تەشریف ئەوەی تە دەرۆ بەردەوام دانیشە گوێ لێ بگرە بۆ چون من حتمما خۆشحاڵم جنابەت بێ وە فقط لەسەر هەڵەبجە قسە بکەی وەلێ من مەشایە ئەم سنگەم لە یەک بکردایەت و دوایەوەی کە تەشریف ئەوەی تە دەرۆ من تەوزیحاتە خۆم تەکمیل ئەەکەم لەسەر دۆکومنتاری و دادگا و ئەوانیشە قسە ئەەکەم ئیستە ئێوە ئەمشەو زەحمەتتان کێشاوە ماندوو کریان ئەگەر تەشریفتان بردە دەرەوە تااقەتتان بوو ما بەقیە گوێ بگرن قسەی ئاخریشتان ئەتوانن بکەن و خواحافیزینتان ئەتوانن بکەن یەکێک لە یارانە ئاخێز دوای کاک محەممەد بێت بێ زەحمەت کامێراکە بگرێ لەبەرەوەی دەنگی من کز ئەوێ تا من بتوانم قسە بکەم هەر لە ئیستۆ داوای کامرا بکەن کە کاک محەممەد چوە دەرەوە بتوانم کامێراکەتان بگرم فەرموون کەلیمەی ئاخرم دەستخۆشی لە جەناب دەکەم سپاس بۆ هاوڕیانی کە بەشدار بوون لە لای بەکە و هیوادارم کە بەردەوام و سەرکەوتوو بن بتوانن کە ئەو ئەرکەی لەسەر شانتانە جێبەجێ بکەن و هیچی ترم نییە زۆر سپاس مەمنونم شەوتان شاد کاک محەممەد مەمنون لە بەشداریتان زۆر سپاس خواحافیزتان
کاک کوردەوان من ئێوەم قبول کردووە ئاغیان تەها دەست خۆش بێ من ئەحساسە عەزاب ئەکەم کە جەنابتان بە وەزعیەتە جسمیەوە و بوێسن و من قسە بکەم و فشارتان بۆ بێت ڕاحەت بە کاکەمان ئەمڕۆ ئەوا خۆش بوو وەزم باشە ئومیدوارم کە حاڵت باش بێت و نگەران نەبی کاک محەممەدە عەزیز من ئەزانم جنابەت تێکەوتی با من تەوزیحاتێ بەمە خزمەتە جنابەت کاک محەممەد ئێمە دەکۆمنتی بکەین بۆ کێ ئەحیانەن جنابەت فکرەکەی لەم دنیا پیای خێرخواز و پاڵە بە عیداڵەت و ئینسانیەتیش مەوجودە یا ساختارێ مەوجودە کە بێت ئێعمالە عیداڵەت بکات با من یەک شتت پێبێژم کاک محەممەد ئەکسەریەتە کەیسەکانە دادگاهە لاهە هەمان دادگاهە نەمادینە کە ئێمە ئەیکەین یعنی هیچ زەمانەتێکی ئیجرایی نێ لەبەرەوە کە جنابە بەحسە دادگاهە نێودەوڵەتی ئەەکەی دادگاهە نێودەوڵەتی ئێشێ وەکو دادگاهە نۆرنبەرگ لەشکەر ئامادە بێ سەرانی گرت بێ محاکمەیان کاوە بیان کوشێت کاکی برا هیچ دادگاهێ لەم جەهانە زەمانەتە ئیجرایی نییە و ئەگەر تازە تو بتوانی مەسەلەن بڕۆیتە لاهە ملیۆنها دلار خەرجکەی هیچ کشوەری لەم دنیا حاضر ناوێت لەشکەر بخاتە ڕێ بێت بڕوا فڵانە کەس بگریت بەس ئەمە خیاڵێکی فرە سادە و ساکارانەس فرە خیاڵێکی سادە و ساکارانەس کە ئێمە فکرکەین ئەحیانەن جامعەیەکی بینالملەلیش هەست و حەز ئەکا بە ئینسانیش و گەرەکێسی ئینسانیش لە ژیانێکی خۆش و بێ لە جنایەت و بێ لە شەڕ زندگی بکە کاک محەممەد شەڕ لە جامعەی بەشەری هیچ وەخت لەبین ناچێت و لە متونە ئەدیانە ئیبراهیمیە یەکەم مەرگە ئینسان مەرگە قەتڵە و قابیل هابیل ئەکوژێ تۆ کارە بە شەڕ نییە شەڕکاری بە تۆ هەست وەوەڵە ناکە لەذا تۆ ئێشێ ئامادەوی تەکت دنیا بە سوورەتە حەقیقی و واقعی ڕۆبەڕۆ تۆ ئەمە هەدەفە ئێمە چییە ئەگەر دادگاهە نەمادینە زەمانەتە ئیجرائیە حکمە ئەم دادگا ڕای گشتی ئومەتە کوردیە ئێمە ئەم دادگا بۆ تەنویرە ئەفکارە خۆمانەکەین یعنی ئەوەی کە جەنابە فکرەکەی بەحسەکەی ئەمشەو بەحسێکی دروست نەبوو و عەزیەتی کرد اشتباکەی ئەگەر مردمێ هاتکە چیرۆک بشنەفێت ئەو ڕۆژە و چوین و قاچمان هەڵدێرا و کەوتین و دزی کریا و ئەمە کاک تا هۆشە بێ دووربینەکەت سەر و خوارەکە ئەمە کاکەیان نەکارە منە نە من ڕەوایەتم دانیاگە نە پرسەم دانیاگە کاورا بێ ڕەوایەت بێ و خەڵکیش بێتە ئەگرا دووگڵە فرمێسک داڕژێنێ وەکو ئەو ساژنەکانیان و چوینە پرسە و دووگڵە ئەسرینمان ڕژان دڵمان سووکۆ بوو ئەگرا تراپی نییە و من تراپیم دا نەنیاگە خەڵکی بێخۆی خاڵی کا خۆی سوکۆکاتەوە منزورم تەماشاچیانە ئێمە هاتکین بکۆڵینەوە لەوەی کە چه اتفاقێ بۆ ئێمە کەفتگە و ئێمە بۆ وامانە پێهاتکە تا بتوانین بڕیار بین جنابە ئەفەرمی هەر کەسێ قەناعەتێکی هێست نە وەختی ئەگاتە سەر ڕەوایەتە یەک ملەت و ئومەت ئێمە یەک خانشمان هەست نە دوو خانش یەک چیرۆک مەوجودە نە دوو چیرۆک هەر کەسێ ناتوانێ هەر نەزەرێک دەرمەوردە هەر شتێک بدات بۆی نییە ئەم کارە بکات تەوەجو ئەەکەی و ئێمە ئیجازە نادەین کەسێک بێت هەزار پارچە لە وجودمانە دروستکە بۆ ئێمە مهمە بفەهمین چه اتفاقی کەوتگە ئەمەی کە هەر کەسێ لەو بەرەوە ئێمە نیەتی بەرخەیر بگرین کە ئەنەهوو پرتۆکێکی نووسیگە و فڕەی داگە و باسە ئێمەی کردگە ئەمە کارێکی سادەی ساکاری غەیرە عیلمیەت و دەربێترین حاڵەت هەر مەتنێکە خواتە بەرەدەست ئێشێ نەغدی بکەیتەوە نەبوویتەوە پەیڕەوی و ئەمما گەینە بەم لەختە و ئەم داستانە قیامەتیانە هەڵەبجە خیلی مهمە تو بزانی بەر ئەسەر کی محاسرە کریاگی چیان گەرەکە لە گیانە ئێشی تو بووی تو شکڵە چی خیلی مهمە ئەمە احتیاجی هەست و تاریخ 400 ساڵە ڕابردووی جەهان بزانیت
بزانیت ڕۆڵ و نەقشە بریتانیا بزانیت، ڕۆڵ و نەقشی کلیسا و کنیسە بزانیت، ڕۆڵ و نەقشی مراکز فەرماندەهی جەهان کە بەرئەساسە ڕەوایەت ئەچن و حکوومەت ئەکەن بیزانیت. کاک محەممەد، دۆلار چیرۆکە، فینکشنە، داستانە. ئیستا جەنابە باوەڕە کردە کاغەزێکی ڕەنکریاگی سەوز ئەرزشیشی هەست. من تێم داوای ماڵەکە ئەەکەم 4 دەفتەرە پێ ئەدەم کاغەزە ڕنگبووک ماڵەکە بەجێ تێڵی و ئەڕۆی بۆ چون تو باوەڕت کردگە بەم داستانە ئەنەهوو ئەمە یەک شتێکە ڕەواجی پیا کردگە لە دنیا بەرئەساس داستان ئەدامە پیاکە. ئێمە بۆ کاولین چون ئەو داستانی جەنابتەوە لە زێهنمانە. ئێمە کاولین چون جەنابە ئێژی ئێمە لە کاتە حملەیە ساسانیان و ئیتر بەشەر نەماین، ئیمپراتوریەتە ئێرانی چوو ئیتر بەشەر نەماین، کۆی نەکریاین. تەوەجۆکەی هەر ئەوە کاولمانی کردگاهەگیان. جەنابەت ئێژی کوردستان سەرزەمینێکە کە قەوانە شەڕەکان مشەخەسەکان نەخێن. کوردستان کامە سەرزەمینە کامە پەدەرسوختە جۆراتی کردگە قاچی تێبخا وەختی تۆ تەکە عەشایر و تەکە مردمانێکە ڕوبڕووی کە هەر کامیان مسلحن و هەر کامیان سوارکارن و هەر کامیان ئەتوانن مشکڵێکی گەورە بۆ لەشکرە منسەجمە تۆ دروستکەن. بێتە ئەگرا چی بوات، بێتە ئەگرا چی بکات، چی تاڵانکە، کامە مەرکەزە تەجەموعی بگرێت. نە مەرکەزە تەجەموعی وەکو شار مەوجودە. کاکی گیان با بزانی 300 ساڵ لەمەوە پێش شارە پاریس 10,000 نەفەر جەمعیەتی بێ، 10,000 نەفەر. ئەمانەی کە ئمڕۆ واینە ناویە ئێمە تعبیری بە گوزەشتە بکەین و حاڵمان خراوەکە چون ئەسڵ نافەمین چه اتفاقی کەوت کە لەم سەرزەمینە. تۆ ناتوانی هەڵەبجە بە خوێندنەوەی 16 سێ و 4 مانگ بەرتری دەست پێ بکەی. تۆ بە ئاغازە دروستکردنە و لە بین بردنە تەمەدونە کوردیەشە دەست پێ بکەی لە 300 ساڵە پێشەوە کە تۆ چۆن شکل و قەوارە دەگۆڕن. واقعەنەمە سوعالێکی گەورەس ئیسلام چۆن تێتە سەرزەمینە ئێمە، چۆن تێتە سەرزەمینە ئێمە. چون ئیمڕۆ تۆ یەک داستانە گەورەیەک دەستەحتە ناو ئیسلام. مەسئلەی باوەڕ نییە، مەسئلەی مناقشاتێکە کە لە پشتە ئیسلامە تێتە دەرەوە. ڕەوایەتە ئەووەڵ حملەیە ئەعراب بەگرا. ئێمە لە وەختەوە کریاگینە مەوایدی و کۆی لە کریاگین و هەر شۆڕشمان کردەوە و شۆڕشە ئەبوو مسلم و خوراسانی بەرعەلە هێکی کاورە چۆن توان گیسی تۆ مسڵمانکە. کاکە گیان لەم عەسرە جەدیدە، لەم عەسرە جەدیدە یاڵەتە متحدەی ئەمریکا بە تانکە ئەبرامز، بە نیروی منسەجم، بە کەشتی و ناوە هەواپەیما بەر، بە هەواپەیمای F-35 دەوڵەتە عێراقی گرت نەیتوانی تیادانیشی، ئەفغانستانی گرت نەیتوانی تیادانیشی. جانشینان ئەسکەندەر مەقدونی ئەحیانەن چۆن توانی گیانە 400 ساڵ بەگرا حکوومەتکەن. چۆن عەرەبێ توانی گەسی بە سەرزەمینە ئێمە حکوومەت کات لە هەر لادەیەکە مزگەوتێکی دروست نەکردگە، لە هەر لادەیەکە کۆمەڵی عەرەبی بە شمشێر و دانن یاگە هەر کەسێ لەسەر ئیسلام بگۆڕێت بیکوژێەوە ملی بقرتێنێ. چۆن ئاسارام حکوومەتە ئیسلامیە لەم سەرزەمینە ئێمە مەوجود نییە، مەوجود نییە. چۆن ئێمە بە حەملەی عەرەب مسڵمان گریاگین. بۆ ئەم قسە ئەکرێت، بۆ لەبەرەوەی داستانە کۆیلەیەتی تۆ هەزارەهای تاریخ ببڕێت، هەزارەهای تاریخ ولذا تۆ دەرونیەن کۆیلە بکری و لە میراسە خۆت و لە حەقیقەتە خۆت دوورۆ بخری. تۆ نەزانی تۆ کێبووگی ئینگار کوڕ بلۆکی ئێژی لە بنە بلۆک و دەرهاتکی. ئاغا گیان وەختی تاریخ بۆ تۆ ئەنووسێ ئەحیانەن بنەماڵەیەکی بێشەرەف بەناوە بەدرخانیان مەوجود بووگەن لە دەروونە ئیمپراتوریەتە عوسمانی ئیدعای ئستقلالیان کردگە مشتێک تێ هەڵگریاگ و گونووسکەی خۆیان دروست کردگە وتکیانە پادشای عوسمانی تۆ کەی وەدە شکستیان خواردگە و هیچ غەڵەتێکیان نەکردگە. ئەمە بۆ خاتری ئەوە نییە کە سابتی بکا بەدرخانیان مەوجودن، ئەوە بۆ خاتری ئەوەسە تۆ کە ئەمڕۆ هیچێکە نییە، تاریخە نییە، افتخارە نییە، سەرزەمینە نییە، قودرەتە جەمعید نییە، بە حقەیە بەدرخانیان ئیمپراتوریەتە عوسمانی و سوڵتەی ئیمپراتوریەتە عوسمانی قبوڵ کەی. ئیمپراتوریەتە عوسمانی یەک مستەراوی نییە سابتی بکە 700 ساڵەمانە حکوومەتەکەن، یەک دەفتەرە ماڵیاتی نییە سابتیکە، بەڵام قەشەنگ لە وەسەتە دێڕێکا بە زوهورە بنەماڵەیە بەدرخانی بۆ تۆ تەسبیت ئەوێت. بەم ڕاحەتیە، بەم کڵاوبەرداریە. کاکە یان شوعبەدە بازی بە خەڵەتاندنە زەهن ئینسان شوعبەدە بازیەکە و ساحریەکە. گەورەترین ڕەوانشناسان بووە دابنێ کاورای خەڵەتێنێت. تۆ ئەسن نافەهمی کە ئەم بەدرخانیانە نە حکوومەتیان بوو، نە دەوڵەتیان دروست کرد، نە چارە عوسمانیان کرد، بۆ ناگەهان هاتن و بۆ ناگەهان شکستیان خوارد.
بۆ ئێمە هەر شکست ناخوارد کورە کاکە ئەمانە بۆ تۆ ئەنووسن تا تۆ باوەڕ بکەی ئەنەهوو عوسمانیەکیش موجود بووگە تا تۆ حەزی پێ بکەی ئەو نییە 100 ساڵە پێش ئێمە یە قیامێکیشمان کرد نەقیامە نەکردە ئەمە قسەی دروست ئەمە قسەی دروست عوسمانی موجود نەوەگە تا بەدرخانیە بێت بعد ئەم بەدرخانیانە کێن ئەم بەدرخانیانە هەر ئەوانەنە وا دوێکە ساڵگەردە 134 ساڵەیە ڕۆزنامەی کوردستان بوو با من ئەم داستانە مەسخەرە بۆ تعریف بکەم ڕۆزنامەی کوردستان 1960 نسخەیەکی لە رووسیا دۆزرێتەوە 1960 1895 لە قاهرەیە پایتەختە مسرە 1895 قاهرەیە پایتەختە مسر کابرایەکی تێ هەڵدریاگە لە بنەماڵی بەدرخانی تەکە دانەیە سنەیە تەکە یەکێکی ترا کە من ئێستا نمونونەکەیت بۆ دەرتێرم و من خوێندمەوە لە کتاوە بەهاییانە ئێرانە کە ئەمانە بەهائین و بۆ گنۆ بەهایی یعنی خانشی جوولەکە لە چاپخانەی هندوستانە بۆ تۆ ڕۆزنامە دەرەکەن ئەوڵەن ڕۆزنامە یعنی ڕووزنامە یعنی نامەی ڕۆژ نامەی ئەعمال ڕۆژ خەبەرە ڕۆژ مەرتی کە تۆ 135 ساڵە پێش لە قاهرە ڕۆزنامە بۆ کی چاپەکەی بۆ نەنەت چۆن ئەم ڕۆزنامە تێتە کوردستان ئەگەڕێت چەند دەرسەد لە مردمە کوردستان سەوادە خوێندن و نووسینیان هەست تۆ ڕۆزنامە بۆ کی چاپەکەی کڵاو بەردار بۆ کێ چاپیەکەی تۆ لەو کوردستانە لەوێ تۆ دروستی ئەەکەی تۆ لەوێ کەلەمەی کوردستان دروست ئەەکەی کڵاو بەردار بۆ کێ ڕۆزنامە چاپەکەی مانگنامە وایە مەجللەی ساڵانە وایە ئینسان قەیناکە دێ بە کەشتی هەناردە گیانە و 500 نسخەیان چاپ کردگە و دریاگە سەدەسە هەنە مەلا تۆ ڕۆزنامە لە مسر لە قاهرە چاپیەکەی بۆ کێ کە ئەگاتە دەسەر مردمە قەتار بووگە هەواپەیما بووگە تەرمیناڵ بووگە ئۆتۆبوس بووگە لە پاوە هەڵیگرێ بیواتە تەوێڵە لە تەوێڵە هەڵیگرێ بیواتە هەڵەبجە لە هەڵەبجە هەڵیگرێ بیواتە سلێمانی لە سلێمانی هەڵیگرێ بیواتە دوهۆک فش هەواپەیما لە قاهرەوە هەڵسێ لە بەغاوە بنیشیت و ئەکوڕە خاست تۆ وایتە عەسرە سوار کرد سوارکاری و ئەسب و کاروان و لە مسر و گەرەکتە بی بگەیتە سلێمانی بە 6 مانگ ناگەی ئاخر عەقڵی شتێ خاسێکە دەی تۆ ئەم ڕۆزنامە بە ناوە کوردستان بۆ چاپەکەی سوال بۆ چاپیەکەی کە ئەم نسخە ناگەهان دەرکتاوخانەیەک لە موسکۆ و دەرکتاوخانەیەک لە موزەیەکە لە پاریسا پەیدا ئەکرێ بۆ کێ چاپیەکەی بۆ خاتری ئەوەی کە تۆ کەلەمەی کوردستان بسەپێنیت کەلەمەی کوردستان لاو ئێمە حەزی پێکەین و ئێمە کوردین و داگیرکراگین و باوک ساحێومان دەرهاتکە تۆ گەرەکتەم توڕەهاتە بۆ ئێمە جێبخەی یەکێ لە مەملەکەتە ئێمە سوال ناکە سوال مەمنوعە لە مەملەکەتە ئێمە من دوێ کە دیم فەزای مەجازی پڕ بووگە دووبارە لە ڕۆزنامەی کوردستان مەرتیکە حەداقل ناوی بنی مانگنامە تۆ ئێمەت بە چی زانیگە حەداقل ناوی بنی ساڵنامە ڕۆزنامە لە قاهرە وەڵا هەردوو نوسخەیشی هەست دانەیەکی وا لە پاریس دانەیەکی وا لە مسکۆ ئەویش هەر بەرگە ئەووەڵی فرە قەشەنگە خانەوادەی بەدرخانیانە نادروست ئەگەر ئێوە تەحەمل بکەن و من کات نەگرم 2 دقیقە کتاوی بەهاییان بدۆزمەوە هەر ئەو کتێوە وا من خوێندمەوە دەرمەوردی و ئێژێ کاورا بەهاییە کاکە 2 مەرکەز خەریکە بۆ ئێمە مێژوو سازی ئەکات و هەردیان وا لە ژێری دەستی ئینگلیسا یەکێکیان بەمبەئیە یەکێکیان قاهرەی مسرە ئاغایان بێشەرەفنامە بۆ تۆ چاپەکە بێشەرەفنامەیە شەرەفخانە بدلیسی دانیشن تا شەرەفنامەتان بۆ بخوێنمەوە بە فارسی ئەمە کێ چاپیەکە ئەو بچکە جوولەکانە چاپیەکەن ئەگەر ئیجازە بدەن کاک تاخۆ وەختە جەنابەت ناگرێت من نەمزانی بەرەو ئەم مەسیرە ئەچین کتێوەکەم پەیدا نەکردگەیشە دانیشم کتێوەکە پەیداکەم مادام وای لێ هات گوازمەوە بەوەی بیدەم لە باتریەکەی شارژ بێ بەڵێ مادام وای لێ هات منێشێ ئەم کتێوە بدۆزمەوە کتێوە بەهاییان ناڕەحەت بە ئەوە من دامەزران
ببخشن ببخشە من تا ئەم کتێوە تێرەم چون هاتینە سەر ئەم مەسەلەیە ڕۆژنامە عرفانە سابەتی ئەم کتێوەی نووساگەوە من ئومیدوارم بتوانم بیدۆزمەوە. بەڵێ خەریکی داونلۆدکردنی نیم. کتێوەکە ناوی پژوهش‌های تاریخی جامعەشناسی عرفانە سابەتی بەهایی ئەمە ئومیدوارم بتوانم پێیەکەم. متاسفانە بۆم پەیدا ناکرێت. ئەم کتێوە کتێوێکی ترە. ئەم کتێوە کتێوێکی ترە. بەڵێ. بەڵێ. بە هەر سوورەت دەمەتوانم پێداکەمە. پژوهش‌های تاریخی ئەم کتێبە نییە. بەڵێ ئاینە بەهایی جامعە سیاسەت کتێوەکە ئەمە سایشە بیدۆزمەوە پی دی ئێفەکەی.
آیین بهایی جامعه سیاست. بەڵێ دۆزیم و کتێوەکەی خۆشبەختانە. ئەمە ئاینە بەهایی عرفانە سابەتیە بەوا لەگرا فەکتەکە اشتباه نەکەم سەفحەی 39 بوو یا 69 بوو. بەڵێ من مازەرەتم ئەسکە توولانی بووم تازە کەوتینە سەر لە چکەم فەکتە بێرینەوە. متاسفانە چاپی بەڵێ خب یەکێک لە چاپخانەکانە بەهاییان وە لە هندوستانە وەیسە تێمە سەر چاپخانەی مصر. برخلاف هند انتشار آثار بهایی در مصر بخشی از یک فعالیت تجاری بسیار موفق‌تر بود. مثل بمبئی، قاهره به طور سنتی مرکز صنعت نشر در منطقه بود و در آن ممیزی شدیدی علیه اقلیت‌های دینی اعمال نمی‌شد. در قاهره ناشران بهایی به جای چاپ سنگی که روش رایج در ایران و هند بود از چاپ گوتنبرگ استفاده می‌کردند که در فرهنگ چاپی عربی رواج داشت. خب استتين سريعة جا استتين سر ام نکته جالب این که خواستگاه فعالیت‌های انتشاراتی بهائیان در تبلیغ 2 تن از دانشجویان مهمترین نهاد آموزش جهان اسلام سنی واتا جالبه که بزانن پیگی هەڵسوڕاوە چاپ بەهاییەکان لەلایەن 2 خوێندکارە مهمترین جێگەی جهان ئەهل تەسەنن دانشگاه الأزهر بوو. 2 خوێندکارە دانشگاه الأزهر کێ بوون؟ در دوران اقامت خود در الأزهر میرزا ابوالفرز 2 طلبه به نام محی الدین صبری و فرج الله زکی الکردی. واتە میرزا ابوالفضل 2 دانە تەڵەبەی بەناوە محی الدین سەبری خەڵکە دەهاتە لای سنە کورد و ئەیناسن محی الدین سەبری کێس بڕۆن بگەڕێن ئەکسەریەتە ئەم کوردبازیە محی الدین سەبری بۆتانی نووساگە و فرج الله زکی الکردی را بەهایی کرد. بعدها این 2 نفر
به ناشران موفقی در قاهره بدل شدن. ئەم دوانە بوون و انتشاراتی بەهایی. ڕۆزنامەی کوردستان کێ چاپیەکە؟ دەستگاه یەهود جیهانی بەهایی. کێو چاپیەکەن؟ محی الدین سەبری، فرج الله زەکی الکوردی. جائزە تێتە سەری. ئەمە خودی ئەما کاورە بەهایی عرفانە سابەتیەوە لە بریتانیا ئەتوانن سەرچ بکەن و بیدۆزنەوە کێس عرفانە سابەتیە. هیچ یک از این دو خود را به نشر آثار بهایی محدود نکرد. ئەمانە ئیتر خۆیانیان نەبەستەوە بەس بەوەی کە کتێوە بەهاییەت چاپ بکەن. در واقع موفقیت آنها ناشی از توانایی ایشان در انتشار آثار غیر بهایی عربی بود. سرکوتن ئەمانە بۆ خاتری ئەوە بوو ئاثار غیر بهاییت عربیان چاپ کرد. آنها آثاری از نویسندگان مسلمان قرون وسطا، نویسندگان مسلمان قرون وسطا به عربی چاپکن، با عربکن. از جمله ابو حامد غزالی در گذشته 1111، یحیی سهروردی در گذشته 1191 و متکلم محافظه‌کار تقی الدین ابن تیمیه. خب کتاب ابن تیمیه که چاپیەکە؟ دوو بەهایی کورد، دوو جوولەکەی کورد. ابن تیمیه ئەوڵ دەفە ئەوان چاپیەکەن، ئەو غەزالی ئەوان چاپیەکەن. کێ چاپیەکە؟ جوولەکە چاپیەکە. لەکوێ چاپیەکە؟ لە قاهرە چاپیەکە. ئاخە بابە تۆ حەیرەت ئەەکەی کاورای جوولەکە، کاورای بەهای تۆ کتاوە ئبن تەیمیە بۆ چاپەکەی. لەکوێ هاوردەکتە؟ ئەم کتاوتە تۆ لەکوێ هاوردە چاپیەکەی؟ و موفقەوی کێ پوڵام کاغەزادا؟ ئیستا خەڵکە مسر گشتی دانیش کە پوڵی واوە دەس و سەفتەی کردگە 1800 خوردەیە کتاو بسێنێت. کتاو بسێنێت. تۆ ئەم دەرامەدە لەکوێ تێری؟ کێ ساپۆرتە تۆەکە؟ پوڵە کاغەز کێ ئەدا؟ 1890 کێ پوڵە کاغەز بە تۆ ئەدا؟ تۆ کتاو چاپەکەی. فرج الله و محی الدین هر دو کرد و گویا نخستین کردهایی بودند که چاپخانه داشتند. هەردووکیان کوردن و ئەوڵین کوردهایە بوون کە چاپخانەیان بوو. ئەمانە کامە بێشەرەفن، ئەمانە هەر ئەوەسە وا ڕۆزنامەی بێشەرەفە کوردستان ێژن ئەمانە چاپیان کردگە. خۆ سەبا بێنە سەری ئەم دوو تۆخمە بەهای و یەهودیە. که در قرن بعد اجید و به همین دلیل شرفنامه تاریخ فارسی کردها را در قرن 16 نوشته شده هم منتشر کردند. که شرفنامه بی شرفخانه بدلیسی چاپ کرد؟ ام دو بچکە جوولەکەی بەهاییە. کێن ئەمانە متفکرینە کوردە ئێوەن. محی الدین سەبری، فرج الله زەکی الکوردی. چکارە بووبن لە دانشگای ئەلئەزهەرە خەریکن فەقه ئیسلامە سونیە خوێنن. کێ کتاوە ئێبنە تەیمیە چاپەکە؟ ئەم دوو بەچکە جوولەکەیە بەهاییە. کێ بێشەرەفنامە چاپەکە؟ ئەمانە چاپیەکەن. آثار بهایی منتشر شده در مصر عبارت از کتاب‌های دعا، آثار بهاءالله، نامه‌ها و سخنرانی‌های عبدالبها، آثار استدلالی میرزا ابوالفضل در اثبات حقانیت آیین بهایی و نخستین تاریخ نیمه رسمی آیین بهایی. کاکی جان ئەوەسە. هەر کەسێگەرێکی کتاوەکەی تەهیەکات بیخوێنێتەوە، ئەو کتاوەکەسی ئاینە بەهایی جامعە و سیاست. ئاغای عرفانە سابتی چۆن کاک محەممەد کاورا لە خۆی سوال ناکە محی الدین زەکی الکوردی کێس ئەم بێشەرەفە؟ چۆن تۆ بنە تاریخی ناکۆڵیتەوە؟ تۆ ئیشە بێژی ئەم ئاغا چی پاڵی پێوەنی ڕۆزنامەی کوردستان چاپەکە؟ بۆچی چاپیەکە؟
بۆچی بێشەرەفنامەی شەرەفخانە بدنیسی چاپەکە تۆ بێشەرەفنامە خوێنگەس هۆ بزانی تۆ لەکوێ کڵۆڵوجی لەکوێ کاولوجی ئەمە گشتی مشتی جعلیاتە ئیبنە تەیمیە کەس نایناسی ناگەهان ئەم دوو تێ هەڵدریاگە بنە جوولەکەی بەهایی لە دەستگاهە ئینتشاراتیەک بەهاییەت لە مصر ئیبنە تەیمیە چاپەکەن سوال کاورای بەهاییە نەودینە فەرقیە زالە بۆچی ئێشی کتاوێ چاپ بکات کە حکمە مەرگە خۆی واتیە بۆ ئێشی بیکە بۆ مەگەر ئەم دەواعش و جەهادی سەلەفیانە باوکە معنەویان ئیبنە تەیمیە نییە بۆ ئێشە چاپی بکە کام لە ئێواتان زانی ئەمانە بنە جوولەکەن کام لە ئێواتان زانی بۆ سوالتان نەکرد ڕۆزنامەی کوردستان بۆ ناوی ڕۆزنامەی کوردستانە کاورا ڕۆزنامە بۆ کێ چاپەکە لە 1850 بۆ کێ چاپی ئەکا چۆن تەوزیع ئەوێ هەروە لە خۆیەوە کاغەزێکە عەکسیان لێگرکەوە ئەم کوردە گەوجە حەزی پێیەکە و باوکجیان و ڕۆزنامەمان هەست بەر لە گشت کەسێ چۆن ئەمانە ناوێت و سوال بۆیەوە چۆن تۆ گەرەکتە تاریخە ئەمڕۆت بخوێنی تۆ گوزەشتە نازانی هەروە لە خۆمانە قبوڵی کەین ئەم کتێوانە لە خۆیان و هاتکن ئەمین زەکی بەگە تێ هەڵدریاگە بنە جوو بۆ من و تۆ ئێژێت ئەم تاریخە شەرەفنامەیە بێ شەرەفنامە تاریخ واقعیە ملەت و کورد بووگە نسخەی عەسڵی کۆ لەکوێ هاوردەکتە کێ نووساگێسی جنابەت فەرمایش ئەەکەی ئەمانە زیادەست و دەرناخوا ئائیستە بچەسبین چۆن ئیستە بچەسبین چۆن ئیستە بچەسبین ئێمە 1000 پارە کریاگین چۆن ئیستە بچەسبین من کاورایەک هەست سەرزەمینێک مەزمەردمەکەی گشتی تەوەهم لێداگە عەقڵی فاسدە مشتی جوولەکە تفی کردەسە ناوی زێهنی جوولەکە گشتی زوانە دایکی ئێمە زانەی 2000 داستانە جەهلی فڕەداگە سەناوە دەمە ئێمە گێسکەکەی هەیاسە خاس گێسکەکەی هەیاسە خاس کێفێتی کرد خۆت هەروازانیت خۆت هاوەرد نەوزانی ئەمانە لێو دوا بەڵبەختە ئەکا بەڵێ کاک محەممەد خوێندنەوەی دادگاهە هەڵەبجە بسیار مهمە بسیار مهمە تۆ سنگومەنە لە دەساوێ بسیار مهمە بزانی کێ ئەمانە بۆ تۆ دروستەکە سوالە لە خۆت نەکرد چاپخانەیە بەهایی بۆچی ئێشی شەرەفنامە بۆ تۆ چاپکە بۆ ئێشە کتاوە ئیبنە تەیمیە چاپکە بۆ چاپخانەیە بەهاییەت بە ساپۆرت و پوڵە جوولەکە بۆ جواوێکی بێن و ئابێ زەحمەت گەرەک دانیشم شەرەفنامەت بۆ بخوێنمەوە مقدمەکەی شەرەفنامەت بۆ بخوێنمەوە تا بزانی چه توڕەهاتێکە بێ شەرەفنامە تا بزانی تۆ بۆ ئیمڕۆ حاڵە خراوە دقیقا نەخشەیەکە کە بێ شەرەفنامە کێشاگێزی و ئیمڕۆ خەریکن ئەو نەقشەی بێ شەرەفنامە ئیجراکەن و لەسەر سەر ئێمە وەڵا ئەمە کوردە و تاریخ و کوردە و زانای کورد نووساگێزی و زانای کورد بێجایی کرد نووسایی ئێمە عەقڵمان هەست خو سوعالەکەین ئیشێ سوعالکەین بۆ هیچ کەس عەقڵی نەگەی سوعال کاکە گیان 130 ساڵە پێش کابرا لە قاهێرە بۆچی ئێشێ ڕۆزنامە چاپکە خو سوعالێکی فرسا دەست بۆچی ئێشێم کارە بکە بۆ خاتری ئەوەی کە تۆ بووی تۆ ساحێوە کەلەمەی کوردستان حقیقەتە سەرزەمینیە تۆ بشارێتەوە ئەمانە دکومنتسازی ئەکەن تا ئیمپراتوریەتە تازە لە دایبووگە عوسمانی و قاجاریەت بۆ سابت بکەن تاریخیۆ بکەن لە زەهنە ئێمەمانان بۆیە بەدرخانە بۆ دروستەکەن
تو نافەهمی تۆ یەک مشت شۆڕشە بێسەرنجامە مشتی ئەحمەقە هەست ئەبوو مسلم و خوراسانی ئەزانی کورد بوو دەی خۆ کچی وەڵا ئەوەنە کەر و چووە بەردەست بە خەلیفەی عەباسی دەی من شۆڕشم کردەگە هەڵ ساگم لەشکرە خەلیفەم شکەست داگە بۆ ناڕۆم سەرە خەلیفە بوەڕم لە کێ ئەترسم دەی نێرە کەرەکەی عەرەب خەلیفەس خۆ عەرەب هیچ کامیان زۆری و ئەندازەی خەلیفە نییە مەگەر نە دەی ئەم عەرەبی شکەست داگە خەلیفەی شکەست داگە بۆ سەرە خەلیفەی گەوا ناپەڕێنی ئێشێ ئەحمەق ئەحمەقێ بڕواتە بەردەمە خەلیفە سەری بقرتێنێ کاورایش بێژێ ئبنم مجرم ئەبوو مجرم کورد بابا ئێمەی کورد فرەکاولین ئەم ئەبوو موسڵمە خوراسانی کێت بۆ تەسبیتەکە عەباسیانت بۆ تەسبیتەکە تۆ یەک مستەراونیە خەلیفە کوێتە ناوی ولێ بە ئەبوو مسلم عەباسیان تەسبیتەکەی تۆی کوردیش چییە حاڵە خاسە و ئەو قیامان کردگە قیامان کردگە کورە قیامە چت کردگە تۆ حەجێنەوەی لەم تاریخە تۆ لەم تاریخە حەج حرەکەتێکی موسبەتە نەکردگە هەر قیامم کردگە ئەم تڕەهاتە فقط عەباسیانە نەووگ بووک ئەکا تۆ ئیشێ بفەهمی کار کردە ئەمانە چییە ناگەهان لە 1960 وڵاتەوە ئەزای خەوەردانە 6 ساڵ پێش ڕۆژنامەی کوردستان چاپ کریاگە تێخۆی ئمە فکرمانەکەم ڕۆژنامە بڵاوێتەوە بە ناوی خەڵکیە ئیستا لە هەر ماڵێکاشە 4 نسخەی ڕۆژنامەی کوردستان بێ خۆ کاورا کەرنەوە گە ڕۆژنامەی کوردستانی چاپ کردگە نەوەڵا مەوجود نەوگە و نسخەکەی وا لە موزەی مسکووە تۆ لەم کوردەوارە یەک نەفەرم ڕۆژنامەیە نییە نسخەکەی وا لە موزەی مسکووە خجاڵەت ناکێشن خجاڵەتی گەرەکە ئەحیانە لەم سەرزەمینە علامەت سوئالیش مەوجودە سوئال پرسیار کورە کاکە ئێمە پرۆسەی عەقڵیمان داغان و گە عەقڵمانتیان نییە ناتوانین فکرکەینەوە با کاورا فکرەکە ئێمە کارە ئەزافە ئەکەین کارە ئیزافە ناکەین سوعالەکەین تا دەرکەوێ بفهمین ئێمە چ کارەین لاوە تۆ وڵات تەحلیلەکەی منە قبوڵەکە من تەحلیل تۆم قبوڵ نییە نەکاکەی گیان من بەرەساست دەلیل قسەکەم تو ئیسێشە بیش جواوە من بەی تۆ کاورا بۆچی ئێشی ڕۆژنامە چاپکە 1930 ساڵە پێش لە قاهێرەوە ناوی ڕۆژنامەوێت من ئاگام لێ بوو ئەم فەزای مەجازیانە تەنی بووە بە ڕۆژنامەی کوردستان مردمە هیچ نەداشتە مردمە بێ ئێرادە مردمە بێ قیەم مردمە بێ عەقڵ هەرچی دوژمن تف کاتە دەمی ئەی چەسبێت کاک شاهین ئەگەر پێتان خۆشە بەشدار بن نازانم قسەکانە من ئیرادی وا لە کوێ 1998 بووگە 1898 بووگە 1895 نەوەگە 3 ساڵە مزافە کردگە دام شکانگە سرم کردگە چه تەسیرێک داهێنێت چه تەسیرێ داهێنێت مەگەر هیچ کام لەمانە دارایێ ڕەوایەتێکی مشتەرەکە دەقیق هەن دێ ئەگەر مشکلێکی هەست تەشریف بێ لەسەر و کاک شاهین فەرموو ئێوە تەوزیح بن حتمما ئێوە جواب سوالەکە زانن کە دوو یەهودی لە چاپخانەیە بەهائیە بۆچی ئێشێ ئیبن تەیمیە چاپ بکەن شەرەفنامە چاپ بکەن
ڕۆژنامەی کوردستان چاپ بکەن. لطفەن جەناب بەبێ جوابی بارەوە. ئینسان حەیرەتەکە حەیرەتەکە مردمە فکرەکە هەرچی شتە ئیزافەز ئێژیتی و دەرد ناخوالاوە ئێمە بۆ من ناتکەین. کاک شاهین تەشریف بێرە سەرەوە. جەنابی سە خەریکی پارازیت ئەخەی. من فەکتم هاوردوو لە کاورا. ناکرێ خۆ بەشدار نەبی. خەریکی پارازیت ئەخەی. کاک شاهین من وەسیاکەم جەنابە تەشریف بێریتە سەرەوە. ێژێ ناتوانم کاک پێمان نیوسیگێتە نازانم. بزانە کاک تا ئەمانەی کە لە دانشگا دەرسیان خوێنگە زێهنیان شەرتی بوو گەسەوە بە تایبەتێوانەی لە ئاڵمانە دەرسیان خوێنگە فرە دەرمۆردی جوولەکە حەساسن بەڤەز ناوە دەسی بۆ بوون. سەرچاوەی ئەدیانە ئیبراهیمی یەهودیەتە. تەواوە چیرۆکەکانیش یەهودین و ئەم یەهودیەتە مەرکەزە ئیدارەکردنی هەست. مەسیحیەت مەرکەزە ئیدارەکردنی هەست. سوعالە گەورە ئەمەسە چۆنە ئەم ئیسلامە بەم قەبارە گەورە مەرکەزە ئیدارەکردنی نییە. جەهانە ئیسلامە تەسەنون چۆن مەرکەزە ئیدارەکردنی نییە. وا لەکوێ ئەرباب عەسڵی ئەمانە کێس ئەرباب عەسڵیە سەلەفی و سەلەفی جەهادی و کێ نەمانە؟ شافعی و حەنەفی و حەمبەلی و ئیمامی کێن؟ چۆن ئەمانە یەک مەرکەزە فەرماندەهی واحیدیان نییە؟ نشێن ئەخ باوەیان گرفتار بووگین واقع نێمیش. ئەوە خانەشە تۆز ناتوانین ئەم خانەشە قبوڵکەین. ئێمە مەوردە نابودیە سیستەماتیک واقع بووگین. مردممان بە تەمامە مەعنا لە فەرهەنگ داکەوتگە، لە مێژووی خۆی داکەوتگە، لە حەقیقەتە خۆی دوورۆ کریاگەس و مشتی تڕەهاتە یەهود نووسیاگە یەهود بێژیا کریاگەسە ناو زەهنیان. ئاخر کاک شاهین جەنابە ئەتوانی کامنتە بەو درێژیە بنووسی چه تەفاوتێکی هەست 1998 یا 1995 چی ئەگۆڕێ لە داستانەکە؟ چی ئەگۆڕێ لە سوعالێک کە من کردم؟ چی ئەگۆڕێت؟ کاورا لە قاهرەیە مسرا بۆ ڕۆژنامە چاپەکە. ئەی ماڵە داوا بێت تو گیرت داگا لە خوار و خەریکێ نووسی. گەرەکیە بێژێ من ڕۆشن فکرم نە هەست ڕۆشن فکر هەست باسەوات هەست. من نازانم ئیرادە کارەکەی ئێمە وا لەکوێ کاکتا. ئەها بۆ ڕۆشنتر بوونەوە تێگەیشتم کاک شاهین. ئێستا تێگەیشتم. ئەمەنزوری وەسە تاریخت دەقیق باتە دەرەوە. ئۆکەی هەسی کاکە لە 1995 تا 1998 هەسی ڕازەکە. با بڕۆینە سەر چاپە شەرەفنامە. کاک محەممەد ئەزانی شەرەفنامە باسە چیەکە؟ باوەڕ کە 4 سەعات دیبێتی گەرەکە من مقدمەکەی بۆ خوێنمەوە.
ئەمانە گشتی دانریاگە بنیادە کەسانی وەکو ئێمەی دروست کردگە ملەتێک بە درێژایی تاریخ بەردە ملەتێ بە درێژایی تاریخ ئەسیر کریاک ملەتێ بێ درێژایی تاریخ بێ خاک و سەرزەمین من ئمڕۆ سوالێکم لە جنابك ئەسڵم بەلات و مهم نەبوو ئەزانی ئێمە دادگایان فالیان بۆکەین لەبەرەوەی ئەمڕۆ مردمە ئێمە نافەهمێ قیاسە سەرزەمینێک بە قەبارەی شارێک ناکەن دەوڵەتی تورکیە وەختی هەڵەگەڕێتەوە ئێژێ کەرکووک تورکەمانە قاوەکەی لە دەوڵەتی تورکیەژی بێدەگرا چەندێکی تورکەمانە ئەوەڵەن شار قەبارەی سەرزەمینی نییە و مالکیتە هیچ قەومێک ئەنبووە جەمعیەتی لە ناوی شارێکە بەسەر سەرزەمینێک سپات ناکە شار پەدیدەی متەئەخرەوەم شارانە 200 ساڵ ساختە شدن و هەر کەسێ بە نیەتە خۆی جەمعیەتی تێکۆچداگە تەوەجۆت کرد خۆیستایی تورکیە چەندێکە 40% ئەکاتە چەند کیلومتر مۆرەبع محلاتە تورکەمەنیە کەرکووکە ساوکەن شەهرە کەرکووک چەندێکەکە ئەکاتە 100 کیلومتر مۆرەبع وەکو واتیکانی پێکەین واتیکان 10 کیلومتر مۆرەبع تۆ چوا پێکەینە دیوار ئەکێشین لە دەور لە شارە کەرکووکە ئەعلامە ئستقلال بکە بۆرە کشوەرە تورکەمەنستان لە ناو دڵ کەرکووکە دیوار ئەکێشینە دەور و حەق نییە بێتە ئەمدیو ویزا ئەگریتێتە ئەمدیو مەرتۆ فکر ناکەی بەگرتنە مشتێ زەمین لە ناو شارێکا بگیتۆ ساحەویسی سەرزەمینێک چۆن مردمە ئێمەم سوالە ناتوانێ نەخۆی بکە ئەی چۆن لادیەکانیان لە کەرکووک و لە گەرمیان نابوت کرد چون لادەی قەباڵەیە تاریخیە دۆست ئاڵەفجەڕ و چراگا و هاوینە هەوار و یێڵاق و قشلاق شناسنامەیە تاریخیە سەرزەمینیە تۆزوا گشت لەدەستدا وا نەتفاهمی چۆن ئەمانە مهم نییەن بیکەنە دۆکۆمنت بێنە لای کێ بێنە لای لاهە بێنە لای بابا ئەمریکا چی بکە ئێمە مردمەکەمان هەنوو حاڵی نییە هەنوو حاڵی نییە چی لێ قۆڵیاگە بە هەر کەسێ تێژە من خوێندنەوەم جۆرێکی ترە ئەنا تۆ حەق نییە خوێندنەوە جۆرێکی تر بێت تۆ ناتوانی خوێندنەوە جۆرێکی تر بێ یا خوێندنەوەت بەر ئەساسە دەلیل و مەدرەک و شەواهدە یا تۆ ناتوانانی لە خۆتۆ خوێندنەوەت بێت هەروای لە خۆتۆ چۆن حەزی پێەکەی تەحلیلە ڕۆی ترز و چواردانە بنە جوولەکە و پرتۆک و دانەی شێرخەی تەقەی و تەواویکەی بڕوا پەیکاری دابزانم ئەم شەرەفنامەیشتانە بۆ پەیدا ئەکەم بێمە سەرە تەحلیلە شەرەفنامە بۆتان ئەگەر کەسێک کتاوە شەرەفنامەی هەست بۆمی بەهەنێرێ دیبەیتەکە ئەمشەوە ئێمە قەتی فرێتیا کەوت دەنگەکەیش خراوە بوو لە سەرەتاوە حزورە کاک محەممەد حزورێکی باش بوو ومیدوارم لە ڕۆژانە داهاتووە تەشریف بێرێت حکایەتە ئێمە لە ئاخرە داستانەوە بێژم حکایەتە ئێمە نابودیە ئومەتە کوردیە نابودیە کوردیەتە نابودیە تاریخمان فەرهەنگمان سەرزەمینمانە و بە تەورە مطلق داڕمیاگین و داپۆسیاگین لە کوردیەت دەرهاتگین و ئەمە ئاخرین وزەیەکە کە ئەیکەین ئاخرین وزە و ئاخرین شۆڕشێکە کە هەین بۆیە لەم ئاخرین شۆڕشە خەریکین دەری تێرین کە کێها لە ناوە دەروونە خۆمانە بەر عەلەیهە خۆمان ئیقدامیان کردگە بۆی قیامەتیانە هەڵبجەماندانیە بۆی ئەنفالیان مەندانیە و ئێمە سابەتی ئەەکەین کە کێ جنایەتکارە
وەیشتەکە جنایەتکارە چ ڕەفتارێک بکرێت بۆ ئەوەی کە تۆ لەم دنیا حاڵیت بوێت ئێشێ مێژووی 400 ساڵە ڕابردوو بزانیت ئێشێ فەلسەفەی سیاسی بزانیت ئێشێ علمە سیاست بناسیت ئێشێ ڕەوەشە تحقیقیە تاریخی بزانیت ئێشێ مەتۆدە تایبەتە خۆتت بوێت سەرمومەنە تایبەتە خۆتت بوێت تا بتوانی تەحلیلە دروست بکەی تا بفەهمی لە پەسە پەردەی یەک دنیا جەعلیات و چی کردیا بەسە چاڵۆ بۆ تۆ و تۆ قەرارە بەرەو کوێ بوەن ئەوەی ئێوە خەریکن ئەیوێنن ئێمە لە ناوە ئەم دادگانە مشکڵاتێکی عەدیدەمان هەست تەکە خانشهایەکی فاسدی باتڵ کە خروجیەکەی ئەوێ بەم فەسادستانە کە ئێمڕۆ مەوجودە و لە دڵیا ئەم کاولیە ئەوێنی کە تۆ ئەمڕۆ ئەوێنی خەیلی مهمە تۆ بفەهمی جەهەن بەر ئەساسە داستان ئیدارە ئەوێت و ئۆسای داسان وتن یەهودیە خەیلی مهمە بفەهمی زەهنە تۆ بە داستانی یەهودی نابوود بووە خەیلی مهمە ئەمانە بفەهمی تاریخە یەهودم دانیاگە لە حەبیبە لڤی لەسەرە پەیجەکەی خۆمە من ڕۆژێ هەڵگەڕیامەوە بە ئێوە وتم یەکەم دەوڵەتە یەهود جەهانی ئێرانە دووهەم دەوڵەتە خەزەریە تورکیە و دەوڵەتە ئیسرائیل دەوڵەتە قەومە بەنی ئیسرائیلە و خیلی فەرقە کاتەکە دەوڵەتی یەهودا دەوڵەتی یەهود دەوڵەتە ئەسباوتە یعقوبن بسیار مهمترە لە دەوڵەتە بەنی ئیسرائیل بۆیە ئیسرائیل بەعزی مواقع لە ئێران ئەترسێ با بزانن ئاغای حەبیبە لڤی کێ بووگە ئاغای حەبیبە لڤی لە تاران لەدایکەوێ اسمە عەسڵیەکەی یەحزقل ئەزراز باوکی حاجی ڕەحیم خودادادە لڤی ئوستادە زەرگەرە دەرباورە مزەفەرین شاهە و جەدە دایکیشی یەحزقل تەبیبە دەربارە ناسردین شا بووگە باوا گەورەی دایکیەکەی عزرا یعقوب ثروەتمەندترین فەردە یەهودیە ئیران بشمار میرەفت کە با مانچستر رابطەی بازرگانی داشت خۆی ئەوەڵین دەندان پزیشک و ئەوەڵین ئەفسەرە دەندان پزیشکە ڕزاخانە ئاغای حەبیب الله لڤی با بزانین کێس یەهودی یەحزقل ئاغای یەحزقل کە تاریخی یەهودی نووساگە ئاوا باسیەکە باسە چیەکە باسە دوو مهاجرەتەکە بزانن ئەمانە ئیدعاکەن 1000 ساڵە پێش بەر لە میلادە مەسیح سەرزەمینی یەهود ئەوەی کە داود و سڵێمان و ئەمانە بەسەری و حکوومەتەکەن دارای دوو حکوومەتە یەکی حکوومەتە ئیسرائیلە وا لە شمالە کە ئەم حکوومەتە تەوەسوتە ئاشوریان لەبین ئەچێت و ئەم ئوسەرا ئیسرائیلیە ئەهەنرێتە ئەم سەرزەمینە کوردستان و ئێوە پێژن کوردستان و من پێژم کوردەوار بە درێژاییە گێڵان و مازندەران تا خوراسانەیانوە ئەمانە ئێژن خەیلێ بەرتر لە ماد ئێمە لەوێ زندگیمان کردگە یەهودی ئێژن حملەی دووەمیان دوای ئەوەی دەوڵەتە ئیسرائیلیان نامێنێ ئیدعاکەن کە دەوڵەتێک دروست ئەکەین بە ناو دەوڵەتی یەهودیە دەوڵەتی یەهودیە دەوڵەتە یەهودیە کێ نابودیەکە بوخت النەسر بوخت النەسر حاکمە بابل تماشاکەم حاکمە بابل و بوخت النەسر و ئاشوریان و ئەمانە گشتی کارە خۆیانە ئەم تاریخە فقط یەهود بەحسیەکە و هیچ کەس نایکە ئوستادە تاریخ بازی یەهودە هیچ کەسێکی تر لەم دنیا نیە ماد کێس ماد کوڕە یافسە یافس کوڕە کێس هەن کوڕە نوحە داستانە جینسس جا ئیستا بابێنە سەر ئەمەیکە ئیستام ئێژی یەهودیانە ئێران چین ئاغایە حەبیب الله لڤی هیچ کەسێ حەبیب الله لڤی بەو مهمیە ناخوێنێت و گشتی چەسپیاگە بە کێ مینۆروسکی
وما بقي جوولەکەکانە تاریخ نویس. ئای سەبابی خوێننەوە کتاب تاریخ یەهودیانە ئێران ئاغای حەبیب اللوی صفحەیە 200. اجب در قرن بعدی تا اصفهان الى ناحیه لنجان سکنا گزیدند. البته خط سیر این دو دسته از هم جدا بود. اسراء اسرائیل از طرف نینوا به طرف کردستان و آذربایجان، اسراء بنی اسرائیل به طرف نینوا و به طرف کردستان و آذربایجان، و از آنجا از کنارهای کوه البرز الی خراسان و بالاتر از ایران تا شمال ایران را پیمودند. اما که اما اسرای بنی اسرائیلی، قوم بنی اسرائیل. بعد اجی در حالی که اسرای یهودا یعنی کشور یهودیه، اسیرکان یهودیه، خط حرکتشان از جنوب کلده به طرف ایلام خوزستان فعلی تا پارس جنوب ایران بوده و این خط را از کتاب عزرا، مهمترین کتاب یهودی، به خوبی میشناسیم. عزرا هنگام مراجعت از ملاقات ساکنین گیلعاد مستقیما به طرف جنوب ایران الی شوش سرازیر شده و از آنجا از طریق بصره فعلی خواسته است به بابل و از آنجا به اورشلیم مراجعت نماید، ولی در همان زمان نزدیکی بصره فوت نموده و مقبره او تاکنون باقی مانده است. یک موضوع دیگر هم که به بحث فوق کمک می نماید عبارت است از آن که یهودیان جنوب و مرکز ایران بیشتر خود را یهودی می خوانند و ساکنان غرب و شمال ایران خود را اسرائیل می نامند. ایسا زانی فرق اسرائیل و یهود چیه؟ تگید؟ اما دانی یهودی موساگیسی اسرائیلی لیهودی پستره. یهود دین جهانیه و هن فرزندان یعقوبه، ولی اسرائیل قوم بنی اسرائیله. فرزندان یعقوب کین او رگه پیغمبریه کس حالیتان بود رگه پیغمبریه که ما بقیه مثلا واسه طایفه بارزانی یهودیان کین بنماڵەیە مەلامچە، ئەی ئیسرائیلیان کین طایفەی بارزانی و هەفت تایفەن. کێ لەمان گەورەترە؟ طبیعەتەن طایفەی ئەولسەلام مەلامچە. حاڵیتان بوو؟ ئوفتاد؟ با توجه به شرح فوق، وقتی این دو خط را از یکدیگر تفکیک کنیم به خوبی درک خواهیم کرد که خط اول الی انتها از احفاد، خط اول از احفاد 10 اسباط تشکیل می شوند. خط اول از احفاد 10 اسباط تشکیل می شوند. خط اول که بو؟ اسرائیلیان، یهودیەکان سرزمین کردوار شمالی، یعنی ایوه عام کرد قومی اتنیکیه. امانه احفادن. احفاد کین؟ احفاد نوی کنیشکیه، نوی کنیشکی. ولی اعوانی جنوب یهودیەکان جنوب ایران کین، اوانه کین. و ساکنین خط دوم از اولادان اسرای یهودا، از اولادان اسرای یهودا یهودیه و ادعا کن اصفهان من دروست کرده 3000 سال پیش بناوی یهودیه. ستو فهمی تو تا یهودی یعنی چی؟ نفهمی. تو وقتی خور نوگا معنام تاریخیانه بو تو دروست کرده کردیان سناوی ذهنت مدرک تاریخی بو تو دانیاگه. سند تاریخی واسوحاتو ایگویت دست ویجیم سند تاریخیه، سند منقول داره حاکمیت امانسه. استدیدان دولت ترکیه بوچی نامرغوب تره لدولت ایران؟ بو نامرغوبه؟ چون اوان اسرائیلین.
لنظر يهود جهانيو أي كي يهود أصلية دولة إيران ئێستا دەوڵەت تورکیەش نۆکەرە دەوڵەتە ئێرانوێ ئێستا حاڵیتان بوو لە بەشە ئیسلامیەکە بۆ تورکیە نەمایەندەی سونیەکە ئێرانیەکە نەمایەندەی تەشەیوعەکە هیچ کامیشان دوشمنە شماری یەکە یەکترینیان هیچ کامیان دۆست و برانتەکە یەکتریە هیچ مشکڵێکیان نییە اوكي اجي باز هم اطلاعات دیگر راجع به طایفه بنی بنیامین که در سرحد ایران و عراق زندگانی می نمایند می دهد که عده آنها 24,000 نفر و در 38 دهات آن نواحی زندگی می نمایند. شرح مفصلی هم راجع به طرز زندگانی و معتقدات آنها داده و اضافه می نماید. آنها هر سال نزدیک به عید پسح بر سر قبر بنیامین مقدس نزدیک قصر شیرین اجتماع کرده، قربانی نموده، نماز خوانده، کتاب مقدس آنها موسوم به دیوان کبرا به زبان کردی نوشته شده، دیوان گوره به زبان کردی نوشته شده است. در آن برکاتی راجع به ذبح طبق رسم یهود و نامهایی مانند موسی، بنیامین، داوود، معیر و حنوخ نوشته شده است. آنها به احیای مردگان در آخرت و تناسخ معتقدند. پیشوایان آنها ریش می‌گذارند و با ثبات میباشند. بنیامین های افغانی نیز بایستی از همین دسته باشند. ایستا فهمیتن سیستم یارسان که حکی اکا یهود حکی اکا ایستا امانه دارودسه مششعی و آتش بگی و نعمت اللهی و امانه بلاو بوون و بنا و اهل حق امانه نوادگان کین بنیامین یهودین دینکیان یهودیه خو کی یارستان لسیستم حکومتی اکات الدین یهودی ایکات الدین ایسا تو حالید بو اهل حق شاخیک لیهودیت فهمید اسلام شاخیک لیهودیت تو اما اگرید ای فهمید تو حالیت تکیه حیدری تکیه قادریه تکیه عدویه تکایای نعمت اللهیه جن خوازیان هزویکو مشکلیان نیه تو چون افهمیه ما چرا چون دو تکیه درویشکانیان لیکتری اکوژن دی باب کجن مالا مردم ایرانی و درک باب باورد کنه اما فرق معنا است که یکتریه تو فکر که احیانا شیعه و سنی لیکتری بکوژن که نابود بوگه رهبران مذهبی نخیر مراکز فرماندهی مذهبی نخیر چه شیعه سنی بکوژه چه سنی شیعه بکوژه روایت دین اسلام شیعه و سنی ماگه هیچ فرماندهی ام روایتک والدس جودک و مسیحیه ماگه و تو هر ادوشن ایسا تو فهمید بازیه که چه شکلیه نه نتفهمی بعد داستانه ترخوینینو نتفهمی اجه آنها در همسایگی مکانی که بنی اسرائیل به آنجا به اسارت رفته بود ساکن می باشند. و جوسفوس تایید نموده است تا عصر او اسباط دهگانه تا زمان او اسباط دهگانه توائف دهگانه اسباط 12 دانن به تعداد کرکان یعقوب پیغمبر 12 دانن طائفه اصلی یهود 12 دانست طائفه اضافه طائفه ترک خزریه 12 دانست طائفه 13 ام یهودیانی اروپانه اشکنازیه کان امانه طائفه 13 امانه لنوادگان یعقوب نینها یهودی اصلی کیس نوادگان یعقوب اسباط 12 که دی والا سرزمین کردواره 10 شاخی والا سرزمین کردواره باتجاه سرزمین کردواره که اجه ون بوگن و اندوزيتو دانا بحثك كينا مسبعته استا
تأکید نموده است در آن طرف رود فرات زندگی میکردند. لو لای رود فرات ژیانیان کرد. زبان آنها شاخی از زبان آرام، زبان آرامی شاخەیەکە لە زبان ئارامی زوانەکەیان. زبان ئونقلوس هم از وجبر خاطری خدا و دین و دیانتی مرویان ئەمە زوانە ئارامیە ئێژی گوێتان پێ ئێستا آنها به تقدیم قربانی ها و میوجات نوبر مثل یهودی های قدیم عادت دارند. اوان قربانی کن میوه نوبر اخوان وکو یهودیەکانە قەیم و از شب قابل برای شنبه آماده می شوند و لە شەوە پێشتر و بۆ ڕۆژە شەمبە ئامادە ئەبن و صورتشان شبیه یهودیان است و دموچاویان واسه یهودی. گراند یزیدی های مقیم این منطقه را نیز از اعقاب 10 اسباط می داند. آقای گراند یزیدیەکان ئەم منطقه لە بازماندگان 10 اسباط یهود ئەزانێ. کلۆکسێنەکە تەکمیل بوو یهودی بوون گشتیانیانە بوون. دینەکەیان ها باوەڕەکەیان ئەفەهمن تۆ کاورا بە باوەڕی ڕەنکە ئەوێت ئەوە تۆ قەشەنگ بیکەوە ئەوە. کەواتە لەگراتۆ ئەتفاقێکە کەفێ یارانە کوردەوار خەڵکە کوردەوار کاک محەممەد براکەم دانان حکوومەتێک دانان و خواردنە ئەم جەهانە بە داستان ممکن بووگە و یەهودی ئوستادێسی وەختی وتم دۆلار داستانە دۆلار داستانە فینکشنە. با بزانی تەمامە ئەم فرەقە دینیە بە یزیدیوە تا ئەهل حەق بە تەمامە شاخەکانیوە بە ئیسلام تا تەمامە فەرعەکانیوە. کارە کلیساوە کەنیسەز کلیسا خۆی زادەی دەسە کەنیسەز و جەهانیان خواردەگە. تۆ فکرەکەی مردم شەڕەکاتەکە یەکتریا چه اتفاقی کەوتگە یەهودیت بتەوەوێتەوە. ئەم مردمە ئێشێ خوێن با لە پای ئیسلام لە پای مەسیحیەت لە پای یەهودیەت تا باوەڕی پێ بکە تا قین بیگرێت تا حەزی پێ بکە. مهم لەگرا دینە کەس و باوەڕە کەس کە بمێنێت و خەڵکی نەئەفەهمن ئەمە مهم نییە تۆ ئەمریت تۆ ئەمری باوەڕێ ئەمێنێتەوە. شیعە و سونی ئێشێ یەکتری بدڕن تا چی بمێنێتەوە تا شیعەگەری و سونیگەری بمێنێتەوە. شیعەگەری و سونیگەری ڕواتە سەر کامە ڕەوایەت کێ هدایەتیەکە مرکزە هدایەتی کێس نظامە سڵتەی جەهانیە کلیسا و کەنیسەس. سەختە ئەمە پیچیدگیەکەی فرە سەختە. ئەرێ دانا نەوگە لە ناوە کووردا نەوگە چوون تەبەقەی دانایانە کوردیان لەبین برد نابودیان کرد داناسازیان کرد بۆت. ئەوەڵین دانایان کێ بوون وەختی یەهود هات شیوخ بوون. لێودابوونەوە کێ لێودابوونەوە مەلا تەوەجۆت کرد داناسازیان بۆت کرد. ئیستا بۆ گەسۆ کێ بۆ گەسۆ دکتۆر مهندس داناسازیت بۆکە و چیە داتە دەرۆ مشتێ فاسد دەداتە دەرۆ. چۆن کاکە ئێوە پێتان وایە ئەمانە واجب نییە تۆ بیزانی تا بفەهمی لە هەڵەبجە چه خەوەرە؟ چۆن تۆ پێت وایە ئەمە واجب نییە تا تۆ بفەهمی ئەنفال چ خەبەرە؟ قەرارە بە تۆ چی بکەن؟ قەرارە تۆ بکەنە قەوم
قومێکی بچووک کە چواردانە خاستەی بچووکی هەست کە یە زوانی کێس ئەحیانە ناوی کوردیە داوا ئەکات تخوا بێڵن با بەم زوانە قسە بکەن بەم زوانیشە قسەکات چی ئەخولقێنێ فەساد ئەخولقێنێ نۆکەری ئەخولقێنێ بێعەقڵی ئەخولقێنێ کە بەم زوانە قسەکە حاڵیت بوو چیان پێت کرد لە هندوستان و سەرزەمینی تۆ بوو تا کەنارە مەدیتەرانە لێتیان سەند قدرەت تۆ بوو لێتیان سەند خوی تۆوەت میراسە تەمەدونیە هەزاران ساڵەتیان لێت سەند ئەزانی بووی تۆ چی بووی تۆ نۆکەر حەز بە نۆکەری خۆت ناکەی بووی تۆ نۆکەر برسی دواکەوتک فاسد بێ ئێرادە بێ وجود دەم ناکەی تۆ ئێژێ بەشکم جامعەی جیهانی کارێکمان بۆ بکە خۆت هیچی نییە جامعەی خۆت هیچی نییە قدرەت و خۆت هیچی نییە تو خۆت هەر هیچی نییە وایان پێت کردگە چۆن تۆ ئەمانتە نیاز نییە دادگا بەرقەرارەکەی چۆن لە خۆت ناپرسی جەلالە تاڵەبانی کوڕەشی حەسامەدینە قادریە کە ئەیکاتۆ ڕەهبەرە حیزبی ئەی باوای کێکرگیسی و شێخ تۆ بوو لە خۆت ناپرسی شی عەبدولسەلامە بارزانە نەقشبەندی چۆن کوڕەکەی مەلا مچە ئەوێ تۆ مەلا بعد مەلا مچە ئەوێ تۆ ساحێوە حیزبە پارتی تۆ چۆن ئەمانە لە خۆت ناپرسی چی ئەم شی و خەی دروست کردگە هەوا لە خۆیوە نەخۆیوە هات کریانە دانایانە کورد باچیان کرد سەرزەمین و کوردەواریانە وێران کرد ئێمەیان کردو قەوم و هەر شکستیان خوارد بووینەوە قەوم هەر شکستیان خوارد ێژی کاکەوە تۆ بۆ شەڕە تەقەڵ کردگە تێوەریت نییە دەی نەمانزانی وەڵاو ئێتر ئەقڵمان پێی نەگەی و یعنی چی نەمانزانی چۆن ئەقڵەگەی تۆ نەویتت بڕنەوە و چوویتە شەڕ نۆکەرت کێ بووی تۆ مزورت کێ بووی شەڕە بۆ کێ کرد پلانە شەڕ کێ دای بە تۆ کێ دای بە تۆ چۆن تۆ شۆڕەشە کردگە تۆ یا مزور و گیا شۆڕەشە کردەکانیان ئەسەر ئەماسی بەدەستیانەوە وڵا جنایەتیشمان کرد دە چی بکەی قەیناکە دەی جنایەتمان یعنی چی جنایەتمان کرد بارسوود مەسیرە دادگاکەیم شەو وای پێهات و من مەجبور بووم بڕێ تەوزیحات بدەم گەرچە خۆش من بۆ ئامادە نەکردو یعنی سەنەدەکان ئامادەکەم بۆی وەختێکی فرە کوژیە وەلی مەجبور بووم بەرەم ئەم مەسیرە بچن کاکە گیان هەدەفە ئێمە لەم دادگانە ئەم مەسەکە کە ڕای گشتیە ئومەت کوردی دروست هەدایەت بێ ئەم گشتە ژەهرە فڕەدا بفەهمی چی لێ قۆمیاگە تەوزیحت بۆ دەم کاکەی کورد براکەم گوێ بگرە عەزیزم تۆ وەختێک ئێژیت تۆ باوەڕت ئەمەسە یەهودەکە ئیسلامە مشکلی هەست وا فکرەکەیت و بۆ وا فکرەکەیت و چۆن فکرەکەی 100,000 یەهودی و مسلمان و یەک و کوژیاگەن عەزیزم ئەمە ڕەبتی نییە یەهود ئیدەست ئیسلام ئیدەست فەرماندەهیە گشتیان وا لەژێر دەست یەهودا ئینسانەکان ئەمرن خۆ با بمرن مەرگە ئەمانە بەعەس ئەوێ ئەم ئیدە بتە و ئەمێنێت و لەبەی ناچێت و خەڵیت هەیە تو بوو فکرەکەی چوون نەفرێکە ئەمرێتر جەریانەکە فرە جددیە و باوکە گیان و نەبا جەریانەکە جددی نییە و حەجە نیەن ئەمانە وەختە تەماشای ئەم جیهانە ئەکەن ئێوە وەکو مەڕووماڵات ئەوێنن هاتۆ ئەوی تۆ ساحەبی 300 سەر مەڕ مەیل کە سەری ئەوەڕی نانیشی پێ ئەدەی لە وەڕیشی پێ ئەدەی ئەیچی فرۆشی سەریشیان ئەوەڕی کەبابیشیان ئەەکەی کاکە ئەو گوا ئەنوا ڕێوە مەردم حاڵیتە 50 ملیۆنیان ئەداوە کوشت لەبەرەوەی ڕەوایەتە خۆی داستانە خۆی حاکەم بمێنیت تۆ ئیشی شەڕ بکەی تا تۆ باوەڕکەی ئەتون لە خۆت ناپرسی پارتی و یەکێتی 36,000 نەفەر ئینسانە کوژن مەسعود و جەلالی شوەیەک و گوڵە بەڕۆژە ئەخوان پاڤڵیش ئێژە کاکە مەسعود مامۆمە تۆیش براکە و کوژیاگە وە بلۆک سەریان پانەوە کردەسەوە مۆڕە خۆی تو جمێنە دێوە تا بارزانی کاورای بارزانی جمێنەداتەوە یەکێتی بڕۆ بۆ خۆت هەڵخەرەوە یەکێتی ماگە پارتیش ماگە دە بڕۆ هەڵخەرەوە تۆ
مشتێ پوڵە خەنە بەردەمە بەناوە شەهیدانە توێژێژی ئەرێ وڵاوە حەمیلا و بەزنیە گەیوە چەقۆ مردارۆنە و دەیسە کامیان شەهیدە ئەوەی پارتی کوشتگێسی شەهیدە یا ئەوەی یەکێتی کوشتگێسی شەهیدە کامیان شەهیدە و چۆن ئەمانە مقدسن تۆ فکرەکەی وە گەلە کۆمەی تەقەدس ئەتوانی بۆ خۆت شەهید بازی بکەی خۆت مقدسەوە بکەیت و نە عەزیزم تۆ لەمە ئەترسی چون لە حماقەتە خۆت ئەترسی تۆ لە حماقەتا کەوتیتە ناوی ئەم داوە ئیستا شەهوەتت زلتی کردگە پوڵ ئەخۆی پوڵ بووگەسۆ مەقام تۆ لەم فەسادە بە مەقام و بە خوێنت بەشدار بووی حەج حەقیقەتێکە تعقیب نەکردگە حەج گەورەیەکە تعقیب نەکردگە ئەتوو فکرەکەی وەک گەلە کۆمە ئەتوانی حەقیقەت بوویتە دواوە وەک گەلە کۆمەی سەفاحەت وەک گەلە کۆمەی بێکەرامەتی نەچوون یەک نەفەرتان تا ئیسە سوعالی نەکرد ڕۆژنامەی کوردستان بۆچی ناوی ڕۆژنامەس لە قاهرە چاپەکرێ 1898 123 ساڵە پێش وا خەڵکووە کەرتێت وەڕوا بۆچی سوعالتان نەکرد هەر لایکەکەن لە دوورۆ قسەی زلەکەن یەکێک لە ئێوە تا ئیستە چوو بگەڕێ بزانێ ئەم من قبل از ئەمەی کە سەنەدە ئەم ئاغا بگاتە دەسم عرفانە سابتی بگاتە دەسم یاران شاهدن و دیبەیتەکان مەوجودە وتگمە تەمامە ئەمانە بنە جوولەکەن من دیبەیتەکەی شەرەفنامەم کرد بەعدەم کتێوە دەستمی گرت کەوتم ئەمەیان چاپ کردگە بنە جوولەکەن خۆ معلومە مەسیرە دەسە کاورا معلومە تۆ ئەم کتێوە بۆ چاپەکەی سەرتاپا سەخافەتە بۆ کورد و کورد سەخیفەکە و کارێکەکە هیچ وەک کوردی مەوجود نەوێت تۆم کتێوە بۆ چاپەکەی تۆ ئەگەر واقعەن کوردویت ئەگەر واقعەن باوکیش سەخیفی و باوکە سەخیف و ئەشاری تۆ تا ئەمڕۆ بتوانی ئایندەیەک بەر ئەساسە شکۆ دروستکەی تۆ بۆ ئەم سەخافەتە هەروەبی لە خەڵکی تێری تۆ چۆن ئەمانە ناوێت و سوعال لەسەر زەهنت وا کە لەی سەرەتەکان نادا بۆ فاسد بووگی بۆ پوڵ فاسد ئینسانە فاسد کەی ئەتوانێ زندگی بکات تۆ بووگە یەک نەفەرتان 100 ساڵە کێشەی کەرکووکتان ئەز یەک نەفەرتان نەیوت کە کاکە شار ناوێ بە قەوانە سەرزەمین قەوانە سەرزەمین کورە کاکە ئێژێ ئارەشە کەماندیر چوو لە داستانە ئارەشە بینە ئێران و تووران شەڕ بوو وتی شەڕ مەکەن من ئەڕۆمە سەر کێوە دەماوەن تیرێ ئەتەقێنم ئەم تیرە تا هەرکوێ چوو سەرزەمینە ئێران بێ خۆب ئەمە چی بە تۆ ئێژێ سەرزەمین ئەو جێگەسە تۆ هێزی تیا خەرجەکەی کاری تیا خەرجەکەی دفاعی ئەەکەی دەی وتیان قبوڵی یەکەی نەم تیرە تۆ تا هەرکوێ فڕی ئەوە سەرزەمینە ئێران وێ ئارەش چووە سەر کێوە ئەلبرز کەمانەکەی کێشا تەمامە گیانە ئارەش چووە ناوە تیرە کەمان و کەمانەکە فڕی تا ڕووبارە جەیحون سنووری چوو تا مغولستان بەیانی لەشکریان چوون دین کەوانەکە کەوتکە و ئارەش نەما کورە ئەمەدا ئەفسانەی یەهود ساختەست تا تۆ بفەهمی سەرزەمین شار نییە سەرزەمین ئەو منتەقەسە تۆ پیا ئەڕۆیت و زۆرت یاداگە جا ئەو جار ئاڵەفجەڕەکانە کورد وا لە ئەو لای دەمەشقا ئاڵەفجەڕەکانە کورد وا لە ئەو لای بەغا هاریتە بعد کاورایەک تێت لە 200 ساڵە پێشەوە لە وەسەتە دڵ ئەم سەرزەمینە کوردەوارە شارێ دروستەکە مشتێ قەرەچ و کاوڕی و تێ هەڵدریا بوو بێدایک و باوک و ئاشووری و یەهودی و تورکەمەنی تێخا ژێ ئەگراکەی کوردەوە کوردستانە ناویشی ئەکاتۆ کوردستان ئەگراوە کەرکووک نیوەی تورقەمانە لەکوێی دنیا قەوانە سەرزەمینێ بە شارێگە پێون ئەوی شارە پەدیدەیە جەدید چۆن ئەم سەرزەمینە دانی پیایتیانەوەم سوعالە بکە
لە ئیستا بە قوانەی سەرزەمینی پێون ئۆکەی پێکەوە ژیانە نەوەڵا نەمانگەنەکە لەگەڵیانە بشین خوا هەڵی ناگرێت تورکەمەن ئێشی مستەقل بێت و ئێمە ئستقلالی پێدەینێمەی کورد بێرنی لە شارە کەرکووکە دیوارە کێشین 50 مەحەلەی تورکەمەنیە 50 مەحەلەکە دیوار ئەکێشین باروی بۆ دانی قاچ خەنەم دێ و قاچێنشتێنین ئێشی ویزا بگرێ بێتە ناوە سەرزەمینی کوردەوار ئەوانیش دەوڵەتە مستەقلون وەکو واتیکان جیرادی گێز بابوون تۆ توانی دوا جواوە کاورابێت و بۆ نەوتوانی چون سەوادە نییە فاسدی نافەهمی وەختی ئەنفالەکەن قەواڵەت پاکەکەن و قەواڵە لاوە ژیان لە لادی ناخۆشە ئەرێ ژیانە لادی ناخۆشە وەسە تۆ مالکێتە بەسەر کێوکەژەکان و نەما کانی ئاوەکان و نەما ئیستا حاڵیت بوو وەختی ناوەکانی ئاوەکانیان گۆڕیگە کردیانە و تورکی و عەرەبی بۆ کردیان بۆ تۆ سەنەدیان دانیان ئەزانن ڕووبارەکەی کرماشان ناوی چ بوو قەرەسوو ئەی شارە کرماشان ناوی چ بوو قەرەمایسین تۆ لە خۆت ناپرسی لە ناوە دڵە ئەم کوردەوارە ئەم کرماشانە قەومی ئیتنیکیە کوردە لەم وەسەتە سەوقۆرە تورک چیەکە مشتی تورک لەم وەسەتە سەوقۆر چییە گەرەکتەوە قەوارە شاریبی پێوی ورمێ چی چون شەهرە ورمێ تورکی واتیا شەهرە تورکیە غەڵەتە کرد دیوار ئەکێشین 20 کیلومتر مربع دیوار ئەکێشین مستەقلیانەکەینەوە بە خۆیان پاسپۆرت دروستکەن لە ناو ئەو شارە بۆ خۆیان زندگی بکەن دەوڵەتە مستەقلیان حاڵیت بوو ئاغاگیان بە شارێ قەوانەی سەرزەمینێ ناپێون نایپێون چۆن ئەم سوحالانە لایەوە دروستەوەگە نافەهمی ئەنفال بۆ کریا فاسد من و ئێوە وتم ئاڵەفجەڕەکان کێوەکان کانیا ئاوەکان ئەو کاکتەها لێرەیە کاکتا گشتی ئەزانێت ئەمە گشتی مڵکە مەردم بوو مڵکە کورد بوو شاخ نەبوو لەم کوردەوارە هەنە کاورایەک نەوێ شاخ ئیستا زانن هەنە کێس مەراتع جەنگەڵبانی ملکە مشاع دەوڵەتە ئێرانی بڕۆ بخۆ تۆ حاکەمە چیت تۆ ساحێوە چیت تۆ لە شارە سلێمانیە بە ئاسمانگۆ 200 متر زەمینە لە 200 متر هەوا لە ئاسمانگۆ هەست لە هەورەبانەکەی حەسیب ساڵەخۆ تۆ لە شارە کرماشان و 150 متر چوارگۆش زەمینە هەست چی لە دەستدا سەرزەمینت لە دەستدا حاڵیتە کاک پەیمان هەردێک پادگانی بەڵێ دەیەکان یعنی هەردێک وەکو واقع دژێک بوو دژێک پادگانێک بوو بەرامبەر بە دژ داگیر کرد ئێستا تۆ ئەفهمی ئەم دادگانەوە دەردەچاخوا ئێستا تۆ ئەفهمی ئەم زرمە تەقە وا جەماعەتی پێش دەرکە فاسد کردیان بۆچی کردیان بۆ ئەوەی کردیان هویەت و شناسە تۆ لە بین بوون تۆ بکەنە قەوم بێ تئۆری بێ سەرزەمین دەوڵەتە عێراق بەسەر تۆ دابنێن دەوڵەتە ئێران بەسەر تۆ دابنێن دەوڵەتە سووریە بەسەر تۆ دابنێن دەوڵەتە تورکیە بەسەر تۆ دابنێن حاڵیت بوو چه اتفاقێکە دیاکەفتگە بەدەستێکی بەدەست مشتی بنەجوولەکەی کارمەند نظام سڵتەی جەهانی دەستگاه جودۆ کریستیانەتی ئەفتادا غەیەن ئەم دادگا مەسیرەتە یەکە و بەرەو ئەو مەسیرە ئەچێت یعنی تۆ هەر گەرەکتە لە دڵم دادگا شتێ دەربێری کاورا بە فەسادە عەقڵە خۆی وە تێگەرێکی فاسدیکە قەوانە کۆن لێدا ژی کاکە بێسە سوالمانە مەچۆ مهمە تۆ بفەهمی شارسازی 200 ساڵە پێش کریارە تۆ ئیشی بفەهمی ئەم شارە بۆ دروست ئەکرێت تۆ ئیشی بفەهمی شار لە فەرهەنگە تۆ فەرقەکە
تو ئەشێ بفەهمی مەفاهیمێکە وا لە ناوە زوانە تۆە، مەفاهیمە تەمەدونیە تۆست، تۆ ئەفەهمی مەفاهیم بەرزتر لە مەسائل قسە ئەکا، و مەفاهیمە کوردی مەفاهیمە دەوڵەتە کوردیە، یعنی دەسەڵاتە گشتیە کوردە، دەسەڵاتە گشتیە کورد هەک کریاگە حاڵیدانە بە خانش دینی هەک کریاگە وە دین قەلەندەربازی، دەروێشبازی، سۆفیبازی، ئەمڕۆیش بگەسۆ فعالیەتی جامعە مەدەنی بازی، سیتیزن بازی، هاوڵاتی بازی، دیدان چیان پێتان کرد؟ وایان پێتان کرد ئەخە حەیرەت ئەکا ئینسان، حەیرەت ئەکا لەمانەی بەخۆیان ئێژن کورد یەک پرسیاریان دروست نەکردە، ئەی چیەکەن؟ ئەی چی بووگن ئێوە؟ من کتابێکی ترم داونلۆد کرد، ئەمیانە شاهکارە، هەر کە گەرەکێکی بڕوا داونلۆدی کە، ئەمیانە شاهکارە، پژوهش‌های تاریخی جامعە شناختی یە بەهائیان بچۆ سابتی ئەکات ئەوەی بەهاییە یەهودیە، ئەوەی یەهودیە بەهاییە. کورە کاکە بێسەتا بوتی بخوێنەوە بڕێکی. ببەخشە کاکتا هە ئاخرین تیکەس کە ئەیخوێنمەوە تەواو یەکەم. پس از گشایش تجارت با بصره در سال 1865 همدان به طور سریع به یک مرکز عمده اقتصادی تبدیل شد و عراق در دهه 1870 به عنوان یک مرکز توزیع فرش بسیاری از مهاجرین داخلی را به خود جلب نمود. عراق در این شهرها بود که بسیاری به آیین بهایی گرویدند. تعداد فراوانی از مهاجرین یهودی جوانتر که کهندیار آبا و اجدادی خود را ترک کرده و از پشتیبانی خانواده و اجتماعی بی بهره شده بودند، باید خود را با محیط‌های کار جدید مطابقت می‌دادند و با چالش‌های جدیدی در برابر اعتقادات و سنتی خود روبرو می‌شدند. همدان همچنین شاهد تأسیس شماری مدارس به سبک اروپایی بود که به گشایش افق‌های فکری جوانان کمک می‌کرد و هنجارها و ارزش‌های سنتی را زیر سؤال می‌برد. رواج مدرنیته فراگیر و ژرفی را در ایران به همراه آورد و با تضادهای عمیقی در جامعه منجر شد. این چالش‌ها در این حال که اعتقادات دینی را تقویت می‌کرد، سوالات بنیادین نیز درباره نظام‌های اعتقادی سنتی مطرح می‌ساخت و باعث رواج هویت‌های دینی آکنده از ابهام می‌شد. برخی از ایرانیان جذب انواع گوناگونی از نظام‌های اعتقادی غیر سنتی، گروهی به بابیگری موعود، باورانه یا تشیع اصلاح طلبانه رو آوردند و گروهی طرفدار نامذهبی، ملیگرایی یا سوسیالیسم شدند. یهودیان نیز به مانند ایشان کوشیدند در آن شرایط بحرانی و پرآشوب از طریق آزمودن عقاید غیر سنتی و اختیار هویت‌های دینی جدید از قبیل مسیحیت و آیین بهایی با آنچه به نظرشان عقب‌ماندگی فراگیر اقتصادی و فکری بود مقابله نمودند. خب من ئەمانەوەت تا ئێوە بفەهمن سەرچاوەی تەمامەمانەیەکی کە دین و هەر نگاهێکی ئیدئۆلۆژیکە ئیسمیە یەهود ساختە دووکانە ئەمانەسە. سەر و مەرکەز و فەرماندەهیەکیشیان وە لە دەستە خۆیانە. تەوەجۆ ئەفەرموون؟ و ئەمە فقط بە مۆتۆدە کارەگاهیە تاریخیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ممکن دەکەوێت. من ئەزانم ئەمشەو پەراکەندەبووی بوو، ئەمشەو من مەجبور بووم
تیکە تیکەهایە بخوێنمە کە خۆم بۆ ئامادە نەکرد و دیبیت ئەمشەو مەشیایە خانەمە ژیانە هەڵەبجەی بەهاتایەوە نەهات. کاک محەممەد زەحمەتی کێشاوە کاوەری کرد بۆ ئێمە و کاک محەممەدیش هاتووە من چون پێشووتر لەگەڵ یا گفتوگۆم نەکردبوو و سەنگومەنەکانمان فەرقی کرد چون ئیشان یەک سری قسەی کرد و مقاومەتی کرد بۆ خاتری ئەوەی کە یەک خانشێکی تری بوو و مەسیرەکەمان بەرەو ئەگراچوو متاسفانە. میدوارم لە ئایندەوە گفتوگۆهایشی تر بکەین و کاک محەممەد و ئەمساڵە کاک محەممەد تەشریف دێنن. ئەڵبەتە کاک محەممەدیش بازم سەنگومەنە ئێمە قبول نەکات ئێمە ئەیوەینە سەر داستانەکەی هەڵەبجە و داستانەکەی هەڵەبجەی لێ ئەپرسین و بعد تحلیلیەکەی لای ئێوە خۆش.